خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵین ئەمڕۆژ لە سێم ڕۆژی جەژنە بێوی ئازیز و خۆشەویست گەشتینەوە بە هیوای ئەوەی کە ئەم جەژنە بوو بێتە مای خۆشی مای پێکۆژیان مای لێبوردن لە یەکتر و ئەم ڕۆژ بێگومان لە سێم ڕۆژین و خەڵکیش ئەمڕۆ هەینیشە پشووە زیاتر خەڵک خۆی ئامادە کردو بۆی کە بتوانێت هەم سەردانی خزم و کەس و کاری بکات هەم بتوانێت پلانی هەبێگەر سەردانەکانی تاو کردووە ئەمڕۆ لەگەڵ ئەم کەش و هەوای ئایا بارانە بارێ و خۆڵباری نەتەواو بێ پلانی گەشتێکی دانابێ یاخود لەگەڵ کۆمەڵی خێزانی ترا لەگەڵ کۆمەڵی هاوڕێی ترا بچنە شوێنە گەشتیارەکان هیوادارین بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان ئێوە هەر لە خۆشیابن ئێمەش لەگەڵ تانایم ئەمڕۆژ بە کۆمەڵێک گۆرانی و میوزیک و میوانی تایبەتیشمانە بێ تەواوی ئەم پرۆگرامەش لەگەڵ هاوکارم سەحەر و کۆمەڵی هاوکارانی ترم لە پشکامێر و کۆنتترۆل پێشکەشتانێکین بانی باش سەحەر بەیانی تۆ باش دووبارە جەژنە لێ پیرۆز بێت بەیانی بینەرانمان باش دووبارە جەژنە پیرۆزەتان لێکەین لە سێیەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە هیوامەوەی ئەها ئەم دوو ڕۆژە کە بەڕێمان کرد ئەگەر پێویستی کردووە بۆ نمونە لە دڵی کەسێک ئاجزێ دەرکەن دەرتان کردبێ سەردانەکانتان کردبێت زۆر جار تۆزێکینیش ئێوە ئەو لەوێتبندیشی ئەەکەین سەرکۆ ئەوەی کە نزیکەکان بێ هەوڵین لە یەکی دوو ڕۆژ یەکەمە سەردانیانکەن ئەوەی تۆزێ دوورترە هەوڵەیە مەسەن ڕۆژی سێیەم چوارم واتایتر ئەمڕۆ بەیانی دانراوە بۆ کەسە بۆ نمونە هاوکارێکە هاوڕێیەکی شوێنی دەوامە خزم کەس و کارێکی دوورە هەوڵێن لەم ڕۆژانەی بۆ نمونە سێم و چوارەمەکە سەردانیان بکەین جا لەگەڵ سەرکای باس مکەوتم لەگەڵ جەژنە ئەم دوو سێ ڕۆژە چۆن بەڕێت کرد وتی بۆ من چۆن بوو خۆت بڵێ ئاسایی ینی بۆ نمونە کۆمەڵێک شتێڵێ ئەساسیەتە پێم خۆش بۆ پرسیارت کردانی بۆ نمونە خوشکە برایە کەسانی نزیکە بۆ نمونە کۆمەڵە کەسی ئازیستە بۆ نمونە کۆچی دوای کرد و حەزەکەیت دڵت ئەها بۆ ناڵە سەبووریەکە دێ سەردانی ئەەکەیت بۆ بنە گۆڕستانێکا چیت هەموو خەڵکی ژۆل لە نەریتی خۆمانەوەیە هەندێک کەسیش هەیە کە لێت دوورن یعنی بۆ نمونەیتر بارۆکارە بێ کۆچیان کردووە لە وڵاتی کەنیشتەجێن بۆیە من ئالێرۆ یەکێک لە کەسە نزیکەکانم کە خوشکێکمە لە وڵاتی کەنەدایە لێرۆ ڕێز و خۆشەویستی بۆ نێرم دەبەرەوەی کەسێکی زۆر زۆر باشاوە کەسێکیشە زۆر زۆر دڵسۆزە چاوی ماچەکەم کە ئەو زۆر زۆر حەزی لەم نەریت و بابەتانەیە بەڵامی تر هەروەکارە بێ ئەو لەگەڵ ئیش و کاری خۆیان بەردەوامەوە ئەمەی من نا بۆ هەموو ئەو کەسانەشی کە کەس و کاریان یاخو خزمێک یاخو کەسیشان دوورە هیوادارین بەیەکتر ئاشنا بنەوە لە نزیکەوە لە خۆشی بۆنەکانە بەیەکەوە بن چونکە دای مەڵێ ماڵی قەرەباڵغ کە تۆڵە بێت زۆر ناخۆشە بێمەشیچنەوە ماڵانی کە زۆر قەرەباڵخین خۆی سەرکوجا ئەو ماڵانە کە مناڵیان زۆر بۆ میواندار بوون بەعام ماڵەکان زۆر گەورە بووە اینجا کەیتر مناڵەکان نەها ڕۆنە سەر ژیانی خۆیان و هەریەکە و سەرقاڵی شو کار و ژیانی خۆیانە بن ئەو ماڵە چۆڵە بێژورەکان بەکارهێنرێ هەریەکەشی سیانی هەبێ ڕێباز سابیکە باشە زۆرەکە هانی کە دانیشین ئێمە سەر مێزوشت نەماوین دەبێ کورسی وشت لا لەخوا بەزیاد هەر قەرەباڵغن ئێستا هەر بە مناڵەکانی ئەوان و بە کوزاوەکانی ئەوانشە ماڵەکە گەورەتر بووە یعنی خانەوادەکە گەورەتر بووە هیچ ماڵێک چۆڵ نەبێ ئەوەی کە هۆکاری ئەم کۆبوونەوەی واتە ئەو دایک و باوکەکان یا ڕەبی خوا بیان پارێزێ و واش لە ئێمە بکە ئەو غیرەتە لە ئێمە بێ ئاگامان لێیان بێ زۆر جار بەداخەوە ئێمە لە ژیانە ماون ئەوان بەڵام خۆمان قەدریان نازانین یا ڕەبی قەدریان بزانین هەتاکو لە ژیانە ماون ئینشەڵا سایەیان هەمیشە بەسەرمانەوە بمێنێت و بۆەوەی کە ئەو ئاوانی ماڵە هەر هەبێت و چ ماڵەکە نەکوژێتەوە هەتا گەورەی ماڵما بێ ئەو ماڵە هەر ئاوایان بۆیە هیوادارین هەمیشە قەدری کەسە بە ساڵات چۆکان بگرین ئیتر دایکمانە باوکمانە نرکمانە با پیرمانە بۆی کە دایم شوێنێک هەبێ هەڵێ ئەها ئەڕۆمۆ لەوێ ئیسراحەتەکەم لە دەوری کۆبمەوە هیوادارین کە هەمومان بتوانین لە بۆنەکانە لەگەڵ یەکترابین لێبوردەیمان هەبێت و بتوانین دڵمان زیاتر بکەینەوە کێشەیەکە بووە گرفتێکە بووە قسەیەکی ناخۆشە بووە لەگەڵ کەسێکا گرفات و دڵی گەورەتر بێت یعنی تۆ باشتر بوو نانا یعنی کەس بوو عاجز بێت تۆ تەلەفۆنی بۆ وەڵا لەخوا بەزیاوی منیانم کەمترین کەس لە من عاجزیشم کرد من عاجز نابم ئەوم باشە تۆزێک لەگەڵ ئەوانەیە خۆمە گونجێنم ئیتر هیوادارم ینی دڵی ناسکە بەڵام زوو دڵی دێتەوە جەسەرکە ئیتر گرنگەوەی کە تۆ ینی بۆ نموناڵێ قسەیەکی ناخۆشت پێڵەن
نێڵێت تۆ قسە ناخۆشە ئەو زۆر ئەگەر ئەو خۆراگەواتە بێ کاردانەوە نەبێت مەهەڵس و کەوتمان ئەوەی کە لە ناخی خۆمانە ئەوە بین بەداخۆ ئێستا زۆر جار سەرکۆ کەسێکی زۆر ڕێک و پێکە بۆ منە بەڵام خوانەکە کەسێک تۆڕێکە ڕێک ئەبینی تووڕابێتەوە بە ڕێزێک زۆر جوانایی بدەی و مرۆڤ ئەم سەردەمە مرۆڤی کاردانەوەکانە یعنی هەر جۆرێک لەگەڵی بی وا لەگەڵە مامەڵاکە بەڵام بە قەولی تۆ گرنگەوەیە کە ئەگەر تەنانەت لەگەڵیشت باش نەبوو تۆ باشبی بەڵام ئیتر ئاش نەبێ کەسی وایە ترسیان لە ڕاددا هەر لە حەقیا خراپاکەن هەرە ئەو ئارامە واژ نەبین لە شوێنەکە کەسەکان بوەستێنین بەڵام وەستانەکەوان نەبێ بۆ نمونە تۆ بچیتە سەردینی ئەوان بە شێوە بەڕێزانەکە بیان وەستێنین ئەمە زۆر گرنگەوە هیوادارین کە بتوانین هەمومان لەم شێوە کۆمەڵایەتیە بەردەوامیمانە بێ من بە گرنگ جێزانم ئەمڕۆ سێم ڕۆژە کۆمەڵی بابەتی گرنگێکا بێ ئاماژەی پێبێنی چ لەو بابەتانەی کە زۆر گرنگە من لێرەوە دەستخۆشی لە هەموو تیمەکانی قایم قامێت و ئاسایش و کام سێ ڕۆژە بەردەوامیمە لەگەڵ بۆنەی جەژنی قوربانین ئەزانین کەس و کارمان ئیتر باوک بێ دایک بێ خزم بێ هەمویان لە فەرزی حەجن و لەگەڵ ئەوەشا لێرە لەسەر شەقامەکانە بینن ڕۆژانە گەر بڕێن سەردانی ماڵی خزمێ بکەین لە هەموو شار و شارچکەکانی هەرمی کوردستان خاوەن ئاژەڵدارەکان بۆ قوربانی ئاژەڵەکانیان هێناوەتە سەر شەقام بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تیمەکان چەنە بە وردی چاودێری ئەکەن لەوەی کە بتوانن کەمترین پاشماوەی و ئاژەڵانە لەسەر شەقام بمێنێتەوە یاخود بتوانی ئاژەڵێک بکڕی ئاژەڵێک نەخۆش نەبێت چونکە لەبەرەوەی بەڕاستی بەیانی من کە هاتم بۆ کورسات لە کورسان نوویست وەزیری تەندروستی ئاماژەی بە بابەتێکی زۆر گرنگەیە کە هەمومان ئەبێ زۆر بە وریای و مامەڵی لەگەڵاکەین ئەویش تای خوێنبەربوونە کە من هیچ بەرنەبووە بەڵام و ئاماژەیە نەبووە بەڵام لەگەڵەوەی کە ئێستا ئاژەڵێکی زۆر سرە بڕێ و ئەوەی کە زۆر زۆر گرنگە لە سلەیمانیەوەی کە ئەمە من ئاگادارم بەڕاستی لە قەسەبخانەی سلەیمانی ئاژەڵەکان پشکنینیان بۆ کرێ دواتر سەربڕینیان بۆ کرێ ئەنجام نێتەوە پێرە خالی دیشمان لەگەڵ بوو زۆرێک لە خەڵک بردبوویانە کوشتارخانەکان ئەبێ بۆ شێوازە مامەڵی لەگەڵکەین چکە لەبەرەوەی بیر لەوە نەکەین و یعنی با بە زمانێکی ناو خۆمان قسەکەین بیر لەوە نەکەینەوە چیلوەیە گۆشتەکە ئازار دیناری کەمتر بێ بەڵام بیکڕین و دوای زیان بە کۆمەڵێ ماڵ بگەینی چونکە ئەمە قوربانی نییە ئەمە قوربانی نییە بڵێ من لە ماڵەکەی خۆمان گۆشتەکە سرە بڕم و بۆ خۆمی بەکارم قوربانی کاڵی هیچ گۆشتێک بۆ ماڵی خۆت نەبێ بگرێ بی بە خەڵک کە تۆ ئاژەڵێکت کڕی نەخۆش بوو هەڵگری ڤایرۆسێک بوو تۆ چەندین خێزان تووشەکەین بۆیە لەبەرەوە زۆر زۆر بە وریایی و مامەڵە بکەین و ئێمەش هەمومان هەر کەسێکمانی تر بە خێزان و بە ئۆتۆمبیلەوە ئەچینە ئەو شوێنانەی هەمانوێ ئاژەڵ بکڕین هیوادارین لەژێر ڕێنمایەکانی تەندروستیا بێ لەژێر ڕێنمایەکانی قایمقامێتا بین بۆی کەمترین گرفتمانە بێ و بۆی کە کەس تووشی نەخۆشی نەبێ بۆی کە هەمومان بتوانین جەژنێکی خۆش بەڕێکەین بۆی لێرۆ پێم خۆش بوو ئاماژە بۆکەم ئەمە پێویستی بەوەیە کە هەمومان ئێمەکو هاوڵاتی ئەڵێن دڵمان کراوەتەوە بڕۆپارێکمان داناوە ئاژەڵێکە کڕین ناوی خێری کەسێکی لێنێ ناوی خێری لێنێن پێشەشە بێک و ئاژەڵێکی گەورەترە کڕن ئەمە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە ڕەچاوی کۆمەڵی خاڵ بکەین کە زۆر زۆر گرنگە و هیواداریشم ئەمە دوایان شتی منە ئەمڕۆ ڕۆژی هەینیە بە تایبەتی من دایم ئەم پێیان ماڵێم کەمە وتەی بەڕێوبەرەتیات و چۆی سلێمانی ئەفسەرەکانیانن گەنجەکانمان واز لە تیژۆی بێنن لەسەر شەقامە سەرێکیەکان بە تایبەتی بۆ شوێنە سەیرانگاکان و خۆشمان وەکو هاوڵاتی چوینە هەر شوێنێک لەگە خۆمانە ڕەچاوی ژینگەی ڕەچاوی ڕێگاوبان ڕەچاوی هەموو کەسێکی کەش بکەین کە هاتۆتە ناو شارەکانی هەرمی کوردستان و ماشەڵڵام ئێواریم لە سەوڵەکە بووم ئەوەی گەشتیاری خواروی عراقم بینی کوردەکانی خۆمانم دابینی یاخوا بەخێر من سەر چاومان ئەمەش بۆ ئێمە گرنگی و تایبەتمەندی خۆی هەم ناوچەکەمانە ناسێنین هەم کەلتورمانە نەسێنین هەم لە ڕۆژی کە برادێکم لەگەڵا بوتی دەتخوا تۆزێ دوکانان من بژانەوەی تێبکێت تۆزێ شت بفرۆشن بازار نییە ئەمەش بەخولایانی ئابووری ئەم جەژنە باش بۆ بازار لەخوا بەسیابێ بازار گەرم و گۆڕ لەخوا بەزیابێ خوا هەر بەردەوام بێت لە مێژوی خۆمانێکم جارمانە لە مانگی خۆیان ماشی مانگی خۆی وەرگری اینجا ئیتر ئەها تۆزە خەڵکەکە هەر باش بوو ئیتر ئەمەش هاتووە ئیشەڵا ئەوانەی تر ئاوانی بلای خوا بێنێ جا ئێمە کە خەریک بوو لەگەڵ سەرکووا قسەمانە کرد جاروبار کاکڕەبازەوە کەمانەکەی دەنگێکی لێوە بەرزە کردەوە باگراوندێکی بۆ دروست کردی بەڵێ ئەوە سەرقاڵی ئامادەکاریشە و کە ئەمڕۆ ئەهات ئیترەها کە ئەیبینی دڵت ئەکرێتەوە ئەمەنە بەرنامە بە قسەی خۆش دەست پێ کاکڕەباز بەڵام بە خوارد دڵی لە لای
کاک پێشاوەر خەریکە ئامێرەکە باڵێ خەریکە ئامادەکاری خۆن بەڵام پێشەوەی بچنە لای کاک ڕێباز و کاک پێشەوەکە کاک پێشەوە وایە کی بۆ کە لەگەڵمان بێن و کاک پێشار لێ سۆدانیشت ئێستا دێنە لایە بەڵام میوانێکی دەنگ خۆشمان لەگەڵە سەرکە کاک ڕێڤین گەنجێکی دەنگ خۆش کاک ڕێڤین ئاراس یەخوا ئەو دەنگە خۆشت بمێنێ ئەمڕۆ بەیانی لەگەڵ ئێمایە بە دەنگە خۆشەکەی جەژنە لێ پیرۆز بێ یەخوا پیرۆز بێ ئامۆساییان ئەوسا سەرکۆ جەژنتان پیرۆز بێ پیرۆز بێ پێش هەموو کەسێک لە کارمەندە خۆشەویستەکانی کەناڵی کورسات ماڵی کە بووەتە ماڵی هەموو تاکێکی کورد من دوێنێ شەو لە ماڵی خاڵم بووم خاڵۆزایەکی بچووکم هەیە تقریبا 4 بۆ 5 ساڵە ئەڵێ هەموو بەیانیەک هیچ بەرنمەیەکی لەوەتەی فامی کردوەوە ڕۆژێکی نوێ نییە تەماشای نەکات ساڵە دوێنێ کە لێ وتم وەڵام بەرنامەم هەیە ئەڵێ ئەبێ مۆبایلی بۆ تەوقیت بکەین کە بە خەبەر بێتەوە سەیری بەرنامەکانی کورسات بکات وعدێک بێمایی من لێرەوە ئێڵم لەوانەیە لێرەشەوە خۆی گوێی لێمان بێ و دایک و باوک و خانوادەی گوێی لێمان بێ یەخوا تەمەند درێژ بی ئێمەش زۆر دڵخۆشین بە تۆ لەبەرەوەی کە بتوانێت لەو تەمەنەوە بینەری کورسات بێ ئەو لێرە وعدێک وەرەگرین ڕۆژ لەگەڵ خۆت بێنە بۆ کورسات و با لەم ستۆدیۆ کۆمەڵە وێنە بگرێ باشە ئێمەش لێرە هەر کامێکمان لێرە بووین من و سەحر بێ ئاری ولاانە بێ گرنگەوەی بێتە ئێرە ئەجا ئەمە جێ دڵخۆشی ینی کەناڵێکی ئاوا تۆ بتوانی بە ئەو پەڕی ئاسوودەیەوە بێ ئەوەی گوێ لەوەی بی بڵێ مناڵەکەم سەریش کەناڵێکە کا خەمیەوە دەبێ بڵێ کەناڵە شتێکی خوا نەخواسە نەخوازرا و نمایشەکات کەناڵی کورسات بۆ من هەم ماڵە بۆ هەموو تاکێک هەم ماڵە جەژنتان پیرۆز بێ جەژن لە تەواوی کارمەندانی کەناڵی کورسات لە مامۆستا ڕێباز و مامۆستا پێشەوە لە تەواوی هەموو کوردان حاجیان قبول بێت ئینشاءالله هەر لە خۆشی و شادیابن مۆنی لێ کردمەڵێ تۆ سەجارە چکلێتەکەمان بۆ بە بیانێکی کاک ڕێڤین زوزاوە کە یانی بیوە بۆ ئەو لە دوای شارگێنە بۆ ئێمە باشی هەیە کاک ڕێباز سەرکۆ یەخوا لەو پیرۆز بێ دووبارە ئیترە هەکە دەمیشیرینەکە نقڵەکە خەوەکە بەری ئەیە لە خوای گەورە بەزیاب جا ئەمەنە ئاسان ئەو خەوە بەرت ئەیە سەرکۆ والله حەقوا بوو ئێمە زووتر ئەو نقڵەمان بۆ کاک ئەو مایکە کاک ڕێبازیان لەلاتەوە هەیە مایکەکە کاک پێشەوە مایکە ئەزیێت کێشە بەیانیتان باش بەیانیتان باش بە خێراتنی کاکە ڕێڤینەکەم گەنجێکی دەنگخۆش و ینی بەهرەدار و گەنجێکی خوێنگەرمی ئەم کوردستانە و شاری هەڵەبجەی خۆشەویست ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ شاری هەڵەبجەی خۆشەویست ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ خانەوادەکە و هەردووکیشتان بەرامەی ئەوێ هێناوە بەخێر بێت یاخوا زۆر ئەوە هەر خۆشەویستی ینی چەند ساڵەمە کاکە ڕێڤین کەسێکی تایبەت و ئەزیزە لە لای من گەنجێکی ڕێک و پێک خۆشەویستیشە لای ئێمە کاکی بۆ ئێمەش هەموو جارێ لە کۆمەڵی پرۆگرامی تایبەتە حەزەکەین بێتە لامان و کۆمەڵە بەرەمی چەنها ینی خۆشەویستە هەم لەلایەنە هونەریەکەەوە هەم هاوکاریەکە هەم هاوشاریەکە لەلایەن ینی گەنجی بەرەداری تری زۆرتیا هەڵەبجەی خۆشەویستی شەڵا بە پێی توانە ئەوانیش بەسەرەکەینەوە و لە خزمەتان نابێت دووبارە و ئەمە سێبارێ ئەمڕۆ جەژنی قوربانتان پیرۆز شەڵا هەمیشە لە خۆشییا بن و خوای گەورە هەموو لایەک ساغ و سەلامەتکە بە بێوەی ینی لە بخۆشیە بیگوزارێنن باش بوو ئەم دووسێ ڕۆژەوە بەخوا بەزیابێن بەڵام بەداخەوە فریای هیچ ماڵێک نەکەوتوم ئەم دووسێ ڕۆژە یعنی باش بوو چەند ماڵێکە کردو لە خۆت گلەی تێ بۆ فریای زیاتر نەکەوتوی نەوەڵا هەر ینی ماڵ و فریان نەکەوتم هەر هیچ نەوەڵا لە بەروی کارەکەی ئەمشەڵا ئەمڕۆ بەتەمام تقریبا 20 ماڵێک بەسەرکەمەوە 20 ماڵ بە ئیمپتری بەتەمایە دەچەنەوە دەست پێ وڵایەتی پێم سەقە بێن زەق ئەمە بەتەمایە لەبەر دەرگاکەوە سڵاو لێ بە نقڵەکە وەرگرە خوا حافیز بۆ ماڵی ترنا ئەگەر وا بێ وەڵا پێویستە بە لیستێکە بێت 20 ماڵ نانا لیستی بۆ دانەوی شەڵا تا ئێوارە دانە خۆت جافەکە هەر تیکێ لێرە شۆفریایوانە نەکەوتین جەژنیان پیرۆز بێ و شەڵا هەمیشە لە خۆشییا بن ئەگە ئێمە زۆر جاگلیشمان لەسەر نیەوە تا لێرەوە هەموو جارێکەڵی جەژنتان پیرۆز بێ خۆ لە خۆشییا لێرەوە لێرە پەیاممان هەیە
تۆ یەکەم ڕۆژی جژنە پیرۆزەی خۆتە کردی تگلێ لەسەر نەماوە ئەو دوو ماڵە سەرورەکە دوو ماڵە سەرورەکە بەسەر کردووە ئیتر برادەر و شتیش خۆیان ئەیان بینم ڕۆژانە ڕاستە ئیتر ئەوە کاکە حەمیدیش بەشکم تۆزێکی تر بگات بەخوا تۆزی هەورە جارە دنیا ڕووناک نەبوو تۆ لەوانەیە خەوەکە خۆش بێ خەبەری نەبێتەوە ئەوە کاکە پێشەوە باشە بۆلی دوورکوتیتەوە تۆزە نزیک بنەوە لە یەکسەر بەخوا زۆرت بینی لەگە پێشەوە ناو مەجاالایان دانەوە بۆ کاک حەمید کاگەر پێشەوە گیان چۆنیت؟ ئێوە چۆن زۆر سپاس بەتان باش هیوادارم بۆسە تۆ ئیما بێ لە مناڵەکان تا چۆن بوویم جەژنە بردنە بۆ شۆ وەڵی من چونکە ئەوتر ئەو کاتی کەماوەتەوە بۆ ماڵم ناکەدانین عسرانە عادەتەن لێرە کە ڕۆشنەوە دوای بەرنامە تۆزەی ساحەتمان کردووە و ئیتر لە دەوری سەعات دووسەیە یاچی تۆزێ ئەیان بیتە دەرەوە بۆ جەیەکی خۆشیە گۆڕنیا باڵانێک کە شتێکە شش دووە بۆ لایڤ موزیکەکانمان ڕۆشتین گرنگەوەی هەر کاتێک زەڕورە دامان ناوکات ئافرینتان لێ بەسەر باری هەموو هیلاکیەکان هێشتا هەر گرنگی بۆیان کات خێزاندا بنێن زۆر گرنگە جاری وایە کەسەکە پیاوەکاڵە زۆر هیلاکم ناتوانم خۆی ڕاستەیترا هەست ژیان ێستا بتەوێت نەتەوێت ناچاری بخوا لەگەڵی بڕۆی زروفەکەش وایە ئەبێ زیاتر پێوەی هیلاکبی بەڵام زۆر گرنگە ئەو دەسە چی بوو زۆر گرنگە یعنی هەر مەجالێک بڕخسێنی بۆ خانەوادە فەرموو ویستت بڵێ چی کاک ئەڵێ چی؟ هەروەڵاوەکو جەنابێ وتە ینی بەوەی ئیشەکەەوە تۆ نابێت ئەو لایەنەش فەرامۆش بکەی بەڕاستی هەر چۆنێکێ دوجاری تۆ بێ حەقی ماڵناڵی خۆبیت بێت کاکە پێشاش لەشی ساغ بێ و ماشەڵا مەزبوتە دەستان خۆش بێت کاکە بابێنە سەرەوەی پێشەوەی بەرهەمێکمان پێشکەشکی بنجات تۆزە قسە بکەین وانە ڕێبازیان بەرەمی پێشکەشکیان چاوەڕێ بکەین نەخۆمی لێم خەمنە بێ فەرموو منيش وقت بقوله قشت منن ورزك بايا دور لخموتا الجيان دور لخموتا الجيان هنيا قلم بناسيا لهرنايا يا لكيبم لهندران يا فديبم وتويدم روينا بيلد زور بتينا أجمع وراز يا يهوران هاركم لا يكاريا آي كبير يا كبير آي كبير
دەنگت هەر خۆش بێ یەخوا دەستی پەنجەی ئێوەش خۆش بێت سپاس دەکەم زۆر بەخوا بەڕاستی ڕێک یعنی تۆم نەبینیم و تۆ لەگەڵیا و منی نابینی لە پشتەوە یەخوا دەنگە خۆش مێشکیدا ڕێک ئەوە بوو باش بوو پرسیارم نەکرد بە گۆرانیەکی تر ئەمە خۆمان لێرە کەشەکەمای تری وادارین بینەرەکانیشمانەوە بۆ بەیانی جەژنانەی کە کاکە ڕێڤین پێشکەشی کردین یاخوا دەستە خۆش ئابا بزای ئەم سێ ڕۆژە تۆ چیت کرد جەژن لە هەڵەبجە بووی من ڕاستیەکەی لە هەڵەبجە بووم باشە بەڵام وەکو مامۆستا ڕێباز دەڵێ دوو سەرەکیەکەمان بەسەر کردەوە و خزمان و باشە تۆ تۆزێ گەڕای ئەڕەوەڵا گەڕاین و دوای ئەکسەراتم بەرەو گورجگۆڵی کاتە بۆ ئەو بابەتی سەردا ماڵی خۆتان زۆر گەڕای یا ماڵی خەزۆرە وڵا شەو لێ خەوت ئەگەراوە بە بێکسانی بێ باشە ئەڕەوەڵا بێ هەردوو لا بێکسانی چونکە تۆ حسابەکەی کە زەواجێکی ئاساینە تۆ بێ ئەوانیش بە دایک و باوکی خۆت بزانین هەردوو کەس نی دوو خانەوادەن تێکەڵە دوو خانەوادەم بەڵێ باشە لە هەڵەبجە یعنی بۆ مە زۆر جا پرسیارەکەین ئەو لایەنە کۆمەڵایەتیە گەرم و کوڕێکەی ماوە کاکە ڕێڤین یعنی بۆ لە جەژنانە سەردانی یەکتر کردە لە هەڵەبجە چۆنەڵێها نەبێتە بابەتێکی عنسوری چونکە شارچێتی ئەوان نا بەڵام ئەو کۆمەڵایەتی کە لە هەڵەبجە و لە سلێمانیا هەیە لە هیچ شوێنێکی ترا نەمدیوە ئەو خۆشەویستی لە ناو خەڵک بە کورد بە گشتی هەیە لە هیچ نەتەوەیەکی ترا تەسەوەر ناکەم بیبینیت جاران تا با بڵێن 5 ساڵ لەمەوبەر هاتوو چۆکردن و سەردانکردن کەم بوو چونکە وردە وردە تۆ هەر 10 ساڵ جارێک شتێکی نوێت ئەو تازەگەریە و پێشکەوتنی کە لە ماوەی ئەو 10 ساڵی پێشوار ڕوویدا پێشکەوتنێکی زۆر خێرا بوو بەڵام خەڵک زوو درکی بەوە کرد کە ئەبێ ئەمە ئەر لە شوێنی خۆمانە بە کوردەواریانە و بە کۆمەڵایەتیانە و ئەوە هەڵسوکەوت بکەین بەڵێ بە شانازیەوە شانازیەکەوەی کە ئێمە کوردین لە هەڵەبجە شاو کۆمەڵایەتی بوونە ڕنگدانەوەی جیاوازی خۆی ئەم ساڵ هەر ئەسڵان وتیشیان پێشوەختەوەتیان هەوڵ بن زیاتر سەردانی کەسەکان بکەن هەتاکۆی نامێکی بۆ نێری اینجا نامەکە لەوانەشەوە سنتۆڵەوە تا بۆ هەمووی ئەنێری نە بە تایبەت بۆ تایپ کردو نە بە تایبەت بۆ نووسیوە هیچ ڕۆحێکی تیان نییە هاوڕێ باسێکرێ و بەستە بوو ساڵانی پێش و ئەوە هەبوو ئەم ساڵ ئەوەش نەماوە بەڵام وا دیێرە ئەو فەقیلانێک لێ بێ چون زۆرێک لە کەسەکان جوتیانوتیان ئەم ساڵ هەر میوانمان زۆر بووە زۆر خۆمان کاتمان ڕەساندووە سەردان بکەین تام چێژێکی شێوایە لە نزیکەوەی ئەم جارە ئەم ساڵ بەعاشەکەش هات لە کاتی خۆی لەخوا بە زیابێتتر زۆر تەوەرەکە ئەوە نییە بەخوام ساڵ موچە نەهات هیچ نییە ئێمە نەهاتوەستەکان نهاتوە ئەی باوکەگیان توانن ئەو گرێبەستانە توانن ببن بە حکوومەت بەنیازە ماگا بە ڕسمی دەی بەشکەم جا ئێستا پێمان بڵێ لەگەڵ ئەمەیە بارودۆخی هوەرەکە چۆنە لە هەڵەبجە باشە؟ لە هەڵەبجە باشە وەڵامەترەوەیە هەر کەسێک لە
مەجال و ئەوەی کە دەرفەتی تا چەندێک هەیە ئەوەنەی کە من خۆم متابعەتەکەم لەگەڵ یەکی دوودانە لە هاوڕێکانت ئەوانە شەر گەنجانێکی دەنگ خۆش و خاوەن بەهرەوە خۆتن دۆ لەگەڵ کاکدیار و کاک بڕیار و کۆمەڵێ هونەرمەند هەن لەوێ واتە ناوەستن ماشەڵڵا خەریکن من نەوەڵا ناوەسم چونکە بەڕاستی بتەوێت تا ئەم لەحزەی ئێستا من ناڵم هونەرمەند بۆچی ئەگەر بێن بەراوردی خۆم بە هونەرمەندێکی وەکو مامۆستا عەباسی کەمەندی بکەم کە هونەرێک ئاوازدانەر وێنەکێش نووسەر دەنگێکی تایبەت شاعیر ئەم پێوترێ هونەرمەند منێکە گۆرانی هونەرمەندێکەڵێمەوە گۆرانی بێژم ئەبێ من خۆم دان بەوە دابنێم کە ئێمە گۆرانی ئەڵێنەوە بەڵام لەسەر چ ڕێچکەیەک لەسەر ڕێچکەیەکی کوردەواری ئەمە شانازیەکەی ئەمە بتوانین کە لە بواری خۆمان خزمەتی هونەری کوردی بکەین وەکو مەدرسەیەکیان لات و ئەمانە هونەرمەند ئێمە چۆن بتوانین بینە هونەرمەند بتوانین چاو لەو کەڵە هونەرمەندانە بکەین و لە داهاتوە بتوانین ئەگەر بتوانین جێ دەستێکی بچووک لە هونەری کوردیا بکەینەوە بۆ ئێمە بێتە شانازی خۆی هونەر ئەوەی جوانای ینی کۆتایی نییە ینی تۆ چەند هەوڵی بۆ بیت هەر ئەڵێ خۆم لە ئەزمونام هەوڵێم شتێکی داهێنەتر بکەم لە هەر جوارێکی هونەرا بێت ینی دایم لەسەر ئەو بنەمایە خۆت هەوڵبەی بە شتێک نییە بڵێ چەند قۆناغێکە تێپەڕێکەم ویتر من بڕوانامێکی لەسەر وەرەگرم ئەو کاتی کە تۆ سەرکەوتنی خۆت بینی ئەو کاتە بەسەرەتا بۆ خۆت دابنێ بۆ لەبەرەوەی کە ئەو کاتەی تر تۆ ئەزانی کەسایەتی تۆ چییە و کە ئەژڵەی هونەرمەند جیاوازە لە کۆمەڵگا چکە تۆ شتێک پێش خۆت پێشکەش بە کۆمەڵگاکە یعنی ئێمە بۆ نمونە هەموو ئەو کەڵە هونەرمەندانەی کە هەمان بوون و کۆچیان کرد و ڕۆشتون بەڵام هەر بە مڵکی خۆمانە زین مڵکی خێزانێک نین بۆ لەبەرەوەی توانیویانە کۆمەڵە شاکاری جوان بەجێ بێڵن کە ئێمە وەکو کوشاناسی پێ بکەین ینی بۆ نمونە حەسەن زیرەک کۆمەڵی بەرهەمی جوانی بەجێ هێشتووە منەتوانم وەکو کوڕێکی کورد یان چەندەیەکی کە چەندەوەیەکی کە بتوانن شانازی بکەن بۆی کە کەسایەتی شوامان هەبووە باشە ینی بۆ نەتوانم شانازیکەم بڵێم کە تۆ باسی ئەو تایبەتمەندیانە کە لە هونەرمەندایە توام شانازیکەم بڵێم ئێمە شاعیرێکمانەیە کە ناوی شێرکۆبێ کەسە باشە قەسیدەکانی وەرجێڕاوەتە سەر زمانی ئیتاڵی بۆ من شانازیە کە لە وڵاتێکا کوردێک بناسن ئاوا شاعیر بێت و خۆی کۆچی دوای کردێ بۆی دایم هەوڵدان زۆر گرنگە لەگەڵ بەرهەمی خۆت هیچی تازەت هەیە بەرهەمێکی تازەم هەیە باشە ڕێکۆردی کردووە تۆمار کراوە بەڵێ ئەمڕۆ پێشکەشمانیەکە یاننا جارێ بڵاو نەبووەوە جارێ بڵاو نەبووەوە کاری کلیپی ماوە باشە کاتە چاوەڕێکن بۆ ئینشاءالله ئەوە ئاواز و موزیکی کاک دڵسار عابدیە بەرهەمی یەکەمیشم هەر بەڕێزیان کردی لە تێکستی شاعری گەورە جەلالی مەلەکشایە ئەتر بە هیوایەوەی کە ئەو بەرهەمەش جێی خۆی بکاتەوە بەرهەمێکی نوێ بێت قەرار بوو بەم نزیکانە بڵاو بێتەوە بەڵام ئەتر کۆمەڵێ ڕوودا و ئەو کێشە و گرفتانی کە تووشی ڕۆژ ئاوا هاتن من بەرەمەکەم ڕاوەسان چونکە تۆ بێ ئەمە ئاگامان لە وڵاتی خۆمان بێت دوایەوە کێشەی شەڕی نێوان ئێران و ئەمریکا ئەمانە هەمووی کاریگەری لەسەر هەمکایەکی ئەم دنیاە هەیە بۆیە تۆ ناکرێت لە بینی دوو وڵاتە ڕاستە پەیوەندی بە ڕەنگە تا ڕادەیەک بە ئێمەوە نەبێت بەڵام هەر کاریگەری خۆی ئەبێت ئێمەیان تێوەگلەن ئەوەی تەمەنمان جۆمان لێ نەبوو گەروی هورمز بوو کاک ڕێباز فێری گەروی هورمز بووینێ ڕاستی بەشە لە دوعاکانەوەی خۆی گەروی هورمز بکرێتەوە بەڕاستی ئەو هەموو دەنگە ئەو هەموو هەواڵە ناخۆشە هەر لە بیریشی بچێتەوە ئەچیتە بازار ئەڵێن شت گران بووە نرخەکان نرخی جاراننی و ئەمە نرخی تازە و دۆلار وایلاتەوە هەر لە بیرتەخەنەوە بەدەستی زۆر جا لەگەڵ بەڕێزت بەردەوا ببین بێگومان کاکڕێبین لەگەڵ دەنگە خۆشەکەی بەڕێزت لەگەڵ قسە شیرینەکانت بەڵام پڕۆنە لای ڕامەند لە ئێستا لە هەولێر ئێمە ڕۆژانە لەگەڵەوەی لێرە گفتوگۆکەین و کۆمەڵی هونەرمەند و میوانی خۆشەویستمان هەیە شار و شارۆچکەکانیش بێبش ناکەین چینە هەولێری خۆشەویست ڕامانمان لەگەڵایە بابزین لە سێم ڕۆژی جەژنا لەوێ چۆنە گوزارێت خەڵک تا چەند تا مەزرۆن بۆی کە سەردان یەکترکەن قەرەباڵخی و وەگەشتیار تا چەند من لە سلێمانەی زۆر باشەی بینم لە هەولێر چۆنە ڕامان بەیانی و بارجەژنە پیرۆز بێ دوادارین هەر لە خۆشی و جەژن نابیت پێمان بڵێ لە سێم ڕۆژی جەژنا لە هەولێر خەڵک چۆن پێشوازی لە جەژنەکە چۆن سەردانیەکەکەن
بەڵێ سەرکۆ سەحر بەیانیتان باش و زەژنتان پیرۆز بێ ئینشاءڵڵا هەمیشە لە خۆشیدا بن. ئەوەی کە هەیە لە هەولێر ڕسێم ڕۆژی جەژندا بە شێوەیەکی گشتی لێرە کەش و هەوا وەک ڕۆژانی پێشووتر نیەوەتەوەکو ڕۆژی یەکەم و دووەمی جەژن نییە تا ڕادەیەک کەش و هەوا نازیێگیرە ئەویش بەهۆی ئەو شەپۆلی تۆز و خۆڵبارینەی کە لە دوێنێ درەنگانی شەوە هەولێری گرتۆتەوە ناوە باشترە بێت دواتر لەگەڵ تۆز و خۆڵ با بڵێن لەگەڵ هاتنی خێرایی با زیادبوونی خێرایی با ئەم گرفتە دووبارە بێتەوە لەگەڵەوەشدا هەورێکی چڕ شاری هەولێریدا پۆشیەوە ئەمە کاریگەری کردوتە سەر جم و جۆڵ و هاتووسۆ تا ڕادێ بەهۆی خێرایی باوە ئەوەی کە هەیە ئەمڕۆ سێمی جەژن زیاتر هاوڵاتیان سەردانیش ناوچە گەشتیاریەکانەکەن زیاتر لە ڕۆژانی یەکەم و دووەم ئەوانەی کە سەرقاڵی قوربانی کردن بوون لە ڕۆژانی یەکەم زیاتریان لە ڕۆژی دووەم قوربانیەکەن ئەوانەی دیکە و لەگەڵ مەسەلەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش زیاتر لە ڕۆژی یەکەم و دووەم چڕ ئەبێتەوە لە ڕۆژی یەکەم و دووەمی جەژن لە ڕۆژی سێمەوەی ئێمە ئەو ڕێتێبینیمان کردێ شار بە شێوەیەکی گشتی کەمتر قەرەباڵغی پێ ینی زیاتر هەستەکەم چۆڵی پێوە دیارە ئەو شەقامانە زیاتر ڕویان لە سەیرانگەکان کردووە بێگومان ئێمە لە سەعاتەکانی داهاتوو سەردانی سەیرانگەکانیش دەکەین لە نزیکەوە ڕۆینە لای خەڵک و هاوڵاتیان ئەدوێنین بەڵام ئەوەی کە هەیە لێرە بە بەراورد بە جەژنەکانی دیکە لە هەولێر تا ڕادەیەک چۆڵی پێوە دیارە شار بە شێوەیەکی گشتی پەیوەندی کۆمەڵایەتەکان هەر بەردەوامن ئەوەی کە هەیە بەڵام بە تایبەت لە ڕۆژانی یەکەم و دووەم زیاتر ئەمە ڕنگ ئەداتەوە لە ناو گەڕەکەکاندا لە ناو ماڵەکاندا بەڵام ئەوەی هەیە زیاتر ڕۆژانی سێم و چوارەمی جەژن ساڵانە خەڵک ڕوو لە ناوچە گەشتیاریەکانەکە لە سەبارەت بە هاتنی گەشتیاران و قەرەباڵغی لە ناو سنتەری شاری هەولێر لە دەوروبەر ئەوەی من تێبینیم کردەوە بە دوواداچوونم کردەوە وەکو ساڵانی ڕابردوو نەبووە سەر کۆسەحر ینی ساڵانی ڕابردوو قەرەباڵغی زیاتر هەبووە گەشتیار زیاتر هاتبووە ئەوەی کە تێبینی دەکرێت ئەم ساڵ کەمتر ئەمە بەدی ئەکرێت ئەوەی کە هەیە بەڵام ئەوە بەمانایە کە بە هیچ شێوەیە گەشتیار ناتۆ جم و جۆڵ نییە با جم و جۆڵ هەیە و هاتوو چۆش هەیە لە هەموو ئاراستەکانی هەموو ڕێگا و ئاراستەکانی ناو شاری هەولێر بە ئاراستەی کەرکووک و سلێمانی و هەتا پارێزگای دهۆک و باڵێن ئاکرێ و ئەو ئاراستانە جم و جۆڵیان زۆر پێوە دیارە ئەو ناوچە گەشتیاریانەی کەوتونە تا با بڵێن قەراغ ئەو ڕێگایانە زیاتر قەرەباڵغیان پێوە دیارە بە بەراورد بە شوێنە دوورەکان بۆ نمونە ئەم ساڵ کەمتریش هەتا سنووری قەزای چۆمان و سۆرانیش ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە بەراورد بە ساڵانی ڕابردوو جیاوازی هەبووە بەڵام ئەوەی کە گرینگە جەژن کاریگەری خۆی هەر هەیە ساڵانە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان هەتا لە ڕووی دەرونیەوە کاریگەریی زۆر باشی هەیە بە تایبەت لەو کاتەدا کە جەژن دەکەوێتە ئەم دۆخ ئێستادا لە با بڵێن بە شێوەیەکی گشتی دۆخی دەرونی خوێندکاران ئەوانەی با بڵێن هیلاک و باندون ئەمە کاریگەری زۆر باشی هەیە لە سەعاتەکانی داهاتووش داوەک ئاماژەم پێدا ڕۆینە سەیرانگەکان و بۆ چوونی هاوڵاتیان و با بڵێن وردەکاری ئەو شوێنانەتان بۆ ئەگوازینەوە کە لە سێم ڕۆژی جەژندا لە ئەو شوێنانە ئەگوزارێت. دەستت خۆش بێت ڕامان سپاس بۆ تۆ کە پێدوتین جەژن چۆن بووە و ئەمڕۆ چی ئەکرێت بە هیوایەوەی ئیشەڵڵا جەژنێکی ئارام شاد پڕ لە خێر و بەرەکەت بێت بۆ هەمووی هەم ئەوەی کە کووردە لە کوردستانەژی کووردە لە دەرەوە و ئەوەشی کە میوانە ڕۆکا لە کوردستان لەگەڵتان بەردەوامە بێت لە ئێستا هەر هەناسە هەڵە کێشنە بڵێن جەژنی جاران خۆش بوو جەژنی جاران خۆش بوو ئەوەیە کە خۆمان مناڵ بووینەوە ڕۆشتین بۆ جەژنەکە بەس سادەتر بوو بەخوا سەرکۆ هی ئەوە بوو ئێستا تاکی ئەم سەردەما یەکێک ئەم ئامێرزیرەکانە ئەمەنە کاتی لێ بردوین ئەها ئیتە پەیوەندیەکان بۆیە سارد بۆتەوە ئەچیتە هەر کوێک ئەمە بەدەستەوە دقەتت داوە زۆر جار لە شوێنە کە چەند کەسەراوەست ئەمە بەدەستیانەوە هەستەکەم ئەمە ئەگەر دابنین لە تەنیشتمانەوە زۆرێک لە کێشەکانە زۆرێک لە گولی بنەشتانەوە ئێمە لە یەک کۆڵانی گەورە و هەموو مناڵیت هاو بە جۆلانەیەک و چەق و فەلەقێک ئەم ژیانەی ئێمە ئەمەە دڵمان پێ خۆش بوو جاری باش بوو ئاسنەکان ئەمەنت پانتۆڵ و جلەکانی هەدڕانین بەڵام هەر دڵمان خۆش قاچوقلینیەوەی مناڵ تو خوا هەمووی ئەمانەیە هاڕۆن بوو نازانمە هەمووی ڕەشوشینە بوو ئەمەنە پاسکیلەکان نییە زنجیرەکەی بچی بود دەرەهاش و هەر خەریکی ئەوە بوون چاکیانەکە بەڵام ڕازی بوون ئێستا سکۆتێرە نازانم پاسکیلی کارەبایی یەک دنیا شتەیە مناڵ بڵام هەر چێژی لێ وەرناگرێت مناڵ تامەزرۆی شت ناکات زۆر جار دایک و باوک پێشەوەی ئەو تامەزرۆکە بووی دابینەکە خۆشەکە خۆشیت پێ بەخشێ
ئەخە پێتەڵم ئەمەنە یعنی شتەکان دابی نەکرێت یەخواخوا تێکی نەیە بەڵامی ترەها کەس بیری هیچ ناکە بەڵام ئەم هەموو گلەی بناشتە لە ئاکراتون چارەسەریان بۆ دۆزیوەتەوە چیان کردووە هاتوون بە شێوە بە دەستورە کۆنەکە لە چەنگەڕەکێک ئەم جەژنی قوربانیان بەڕێ کردووە جابۆی کە بزانین بۆ نمونە دەستورە کۆنەکە تایبەت بە ئاکرێکی بۆ لا ڕۆژانی جەژنا بە تایبەت جەژنی قوربان با سەرێک بین لە ئاکرە بە تایبەت ئەوەی کە لەم فیچەرەیە بێکۆ بیناریە بێت لە پتریا گەڕێکên سنتەرê Akrê li cejna Remezanê ya qurbanê bi hezaran zarok dihine dîtin. Ew bi grûp li dergeh hemî malan didin. Şirînahî û paran kom ve dikin. Keyf keyfa wan e. Ev ro em di dîmenên nava gerrekên senterê Akrê bi we deyne diyarkirin. والله صبياني هسه مضى ثم مزقفتي نبي بجاكم يا عادي كردو هاتنا تيشتم خواردو زوجتكم لبكن هاتم دقبا انا سوينا عيدانيا زولا زي عيد صبيان قال لك اخو شو زوج خو دقب برادري خو سوينا عيدانيا باري مارقرتو ايش على قمني عيدانيا هنا خربك ارى والله كان مالا والله قلق خوشه ارى قرب عينك واكد بس من اصحاب خذ لي امبورك تجي ويري ام قالك يجي ما تجيني زينه قالك برودرين ديك ما هو اسبدي زي خبر روبم وقالك مجا عمل فيو عايدينا وقالك خش ما تخليت خربكرم ودوشتو ام قالك ناتشونا بزهشتو تشين دي تشينا مطعم ودي تشينا دكانو تشتريني وبارا خربكرك ومن بحثين دي بكيك من بارا خربكري ومن زورنا بس دي زور كام ومن شيرينيش قالك خربكري السيدة سبيدي روبم جلكيت خوكرنا وشما عايدو جا شريكو بورو وشقليتو عادي ما هي كان قيامها فيو في روجي ام چون ما قلت عيدونغو بيروز ريتان علماء كوزور شويري بي تكاجيتكو علاقة خربة بكربيت اون وكاسي باردان هانكو باري والله عندكو دوما شقليتيش علم شقليت من الشوارع في علاقة قركري ساعتك دەستیان خۆش بێت ئەوەی کە گرنگە زۆر جارەڵین ئەو بەشە گرنگی کە جەژنە بۆ مناڵ دوو جار جەژنە چکە خۆشیەکە بۆ ئەوان زۆر زۆر جیاوازترە کە لەوەی کاچن لە دەرگایە نقڵێک هەڵەگرن بە ئێمە ئەگەر لە ئێستەیە لە ڕابردووە ئەوە خۆی مناڵ ئەڕووی با لە ئێستای خۆمە مناڵەکان بەری ینی با بیبین فێریشیکەین چکلێت هەڵگرێ نقڵ هەڵگرێ ئێمە بەخۆم بە تورەکە کۆمەڵایەتیان باشە سەرکۆ چەندێک بۆ بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیان باشە من تو دایکم تورەکەی بۆ کردەوە تورەکەی خام بۆ لەبەرەوەی کەم هێنایە و زۆر مەهێنایە ئیتر ئەنواعی تیاو هەڵە ئەگەر بۆ جەژنەکەی تر نه هەڵ ناگیرێت ئەما خوارد ناڵێیت نا تورەکەی خامەکە بەی تەبان
هەم بۆ بەرات و بۆ جەژن و بۆ ئەنە زۆ خۆش بوو جای ما ڕۆشتین جاری واژ و پارێتی و زۆر خۆش ئەو پارەیە باشترە چکڵەتەکە هەموو چکڵەتە خۆی دەمودان و هەمووی تێکەیە بەڵام پارەکە باشە کۆی ئەەکەیتەوە یەک دنیا دڵت پێ خۆش هەندێک جاشتێکی پێکڕی ئیتر پارەکە زۆرە بێ زۆر جاڵێ ئامادایك تەڵێ ئاوم بۆ هەڵگرە بۆ شتێکی کەمە ئەوسا ئەی پارە و لێوە نەبوو تۆلێت بوون بوو پارەی جەژن نەزە بۆ منە پارەمان حسابی مەکە با کەم نەکە ئەوەش هەبوو ئەو با حسابی نەکەی جەژن زۆر تایبەتمەندی خۆی هەیە زۆر یادگاری خۆش هەیە هیوادارین کە بتوانین دەێستەشا مناڵ هەر مناڵە بەڵام ئەگەر تۆ فێری بکەی بەخوا ئەو نەریتە جوانە هەر فێرە بێت ئەبێ فێریکەی فێریکی لەگە خۆتا بیبە ئەگەر خۆی ناچی لەگە خۆتا بیبە ئەگەر خۆی حەزی لێ نەبیبەر و کۆمەڵێ ئێستاش بەخوا لە هەندێ من باسی سلێمانی بکەم بۆ شار شارچکەکانی کەش ئێستاش هەندێک گەڕک هەیە بڕواکە هەرە و نەریتە کۆنە جوانە هەیە یعنی مناڵ بۆ خۆی جەژنەکە قاو قریشکە فەرتەنەیە زۆر کەسێ ئەڵێ مێشک ماچوو بەخوا مێشکمان ناچێت هەبێ مناڵ تۆزی ئاوا بێ ژیانێکی خۆی هەبێ هیوادارین ئەم جەژنە بێتە مای خۆشی ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین پشوێ گۆرەگرین بەجێمان مێڵن میوانێکی زۆر عزیزمان لەگەڵا بێت هونەرمەندێکی زۆر خۆشەویست زۆر بە ئەزمون زۆر کەسایەتیە کاتوانین بە بڵین هەموو کەسایەتی خۆی هەمووکو هونەرەکەی هەمووکو خۆشەویستیەکەی جێ لە دڵی هەمومانە کردوێتەوە دنیایەک یادگاری شیرینی دڵنیایە بەڵام با پشوێ گۆرگرین و ئەگەڕێینەوە وڵاتە هي سوزة سوزة ما سوزة كيما ظلم هي سوزة سوزة ما سوزة كيما ظلم نخش لك ما سوزة نشكني دي وي بالم نخش لك
وما شاء الله كان لبي دنقت هر خوش بيخوا دستان خوش بي زور سپاس گۆرانێکی زۆر بەچێژ و خۆش یەکەم گۆرانیەکە کاکڕێباز وتی جەوم کرایەوە ئەمەیتر تەواو ئیتر جەوەکە کرایەوە نە کاکڕێباز ئەڵێم ئەمە تەواو جەوەکە ئیتر هەر زۆری گۆڕی بەڕاستی مایکەکە کاکڕێباز گیان با چۆن نەچین ئێمە ئێوە سروشتێک جا من یەکسەر کە دەستی پێ کرد یەکسەوتم سەحرەمە گۆرانی دەڤەرەکەی خۆیانە نەورۆڵی نوقسان بوو شعرەکە ئەم ساڵەوێ زۆر خەڵک ڕووی تێکردبوو چیت خۆت بەڵێ سروشتێکی زۆر جوانی هەیە زۆر زۆر پێویستی بە خزمەتی زیاترە وەکو چی یانی کاک سەرکۆزایی چۆنە ئێمە ڕاستە حکوومەت ئیشی خزمەتکردنی هاوڵاتیانی خۆیەتی بەڵام هەنێ حاڵەت هەیە کەسەکە خۆی توانێ ئەو خزمەتە بکە بنمونە لە ناوچەی ڕۆڵی تۆ ئاوێکی بەحرێک بە بەردەم تا ئەڕات یعنی هەر خەڵکەکە ئەتوانێت داوا لە حکوومەتکە یان سەرمایەدارەکان تۆ چی تێچێ بۆ منە ئەو منتیقە و ناوچە هەمووی بکەی بە دار و درەخت کە ئاوەکە لە بەردەم تایە تو ئاوەکەی بۆ ڕاکێشیتە سەرەوە ئەتوانی زۆرترین و جوانترین سەیرانگای جۆرا و جۆری تیا بکرێتەوە بکە بە شوێنێکی گەشتیاری لە هەموو شوێنەکەەوە کە چۆن بۆ ئەم جەژنە کەتر تەواو سەوزایی نەماوە ئەو منتیقەیە تۆزێ گەرمەکات لەبەرەوەی بەحرە و بۆقی هەیە و گەرما بەڵام گەشتیار هەر هاتووە ینی سەرڕای ئەو گەرمایش سروشتێکی زۆر زۆر جوانمان هەیە کوردستان سروشتێکی تایبەت و جوان و ڕەنگینی هەیە پێم وایە بێم ڕۆژانە هەورامان جێگەی دەرزی داخستن نێوایە ئەمەنە قەرەباڵغا بەڵێ خۆتان چۆن ئەمساڵ هەورامان بۆ هەورامانە تازەکیە بزانم دوو جار سەردارمان کردووە چونکە تا ئێسش ساردە ئەبێ هەواڵەکە لە کاکڕێباز پرسیننا هەورامانم ساڵ زۆر قەرەباڵغتر بوونا نەچووە مزام تاڵ نازانم دوای تەلەفۆنەکە جان هەورامان وەڵی ئێستەکەم جارە مەوسیمی هەورامان ماوێتی یەک تۆزماوە ئێمە بەزستان ئەو گەرمەی نەکردووەکە بڵێ ئیزعاجی ناو شاری تر ئیزعاج بۆ مەسەرەن بۆ ئەم ساڵ لەخوا بە زیابێ مانگی شەشە و هێشتا فێنەکەرەوەکان کەم من تا ئێستا هیچ فێنەکەرەوەیەکم بەکارنێ مانگی شەشە یا پێنجین فێنەکەرەوە کوردیەکەیەتی ئەمە بەسم سپلیتم بۆ نە بە کوردی قساکەم مام سەرکەوە هیچمان بەکارنێنەوە پارمانگی شەش بەڕاستی زۆر زۆر گەرم بوو پێمە بە خانوەکانی زۆر بیر لە فێنەکەرەوە ناکەن وایە زیاتر ئامێری گەرمکەرەوە و کوورۆ و زۆپا و ئەمانەی بۆ دابینەکە وایە چون لە هەورامان بەڵێ بۆ ئەوێ ناڵم ئێرە ئەڵم ینی لێرە بەڵام ئەوێ جارە هەر باسی ئەوشتانە مەکەم و بەڕێ دەست جارە هەر زۆر زووە بۆ ئەوە ماشەڵڵا ئێستا ئێوێ هەر فێنکە بەڵام زۆر دەمێکشەن نەچوو نازانم ئێساوە هەموو گەشتیارە زۆرە شاتون لە خوارە عێراقەوە جا بەڕاستی کە ئەچی بۆ زەڵم هەر لە ئاوێ سەر و ئەوانو ینی هەستەکەی چە قەرەباڵغا ینی خەرباڵکێکی زۆری پێوتیارە بەسەوەی کاگرێڤینێڵێت لە هەمووی گرنگتر ئەوەیە ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە خزمەت گوزاری بۆ زیاد بکرێت ینی باسی نەوڕۆڵی کرد بەڕاستی ینی هاوکارمان بەرزان ڕۆشتە بوو وێنەگەر چوو بوو کۆمەڵێک بە درۆن وێنەی گرتە بوو یعنی سروشتێکی باوەڕ کە زۆر زۆر جوانە یعنی ئێمە زۆر جەلوانەی بڕۆین لە چای خۆمانەوە لە ئەسمانەوە بیبینە ئەو ئاوە و ئەو شاخ و چێوە و ئەو سروشتە جوانە دەتۆرە وەکو کاغڕێڤینەڵێ وەڵی زۆریشی تێ ناچێت خۆشتەکە هەیە ئاوەکە هەیە سروشتەکە هەیە کۆمەڵی خزمەت گوزاری بۆ زیاکە ئەو پارەیەت سەرف کرد پرۆژەیەکە داهاتدارە
یعنی تۆ لێستا ڕایسەلانێ پارەیەک بودجەیەک سەرفەکەی بەڵام لە کۆتایی هەمووی وەرەگرێتەوە پارچەی ڤیددیویان کردبوو کاکڕێبین پیاە کردبووی لەوێ بوو لەوێ خێزانەکە ئەوە ڤیدۆکەی کردبوو ئاها سروشتەکەی پیشانە دوای خستیەوە سەر خۆی جا بڵاوی کرد بۆ دەنگویکی زۆر بە دوای خۆیانە وتی توخوا قەرزارم بن هەر کەسێک گێتە ئەم سروشتە ئەگەر پارچە کاغەزێکیش بۆ فڕێنەیە یعنی ئەمەنە بە دڵسۆزی و قسەیە کرد یعنی خۆشمان ئەوە نەبێ مار ئەرکەکە بخەینە سەر حکوومەت و خزمەت گوزاری ئەگەر ئەوە نییە با خۆشمان ئەگەر خزمەتی ناگەین پیسی نەگەین شوێنەکە بە سروشتی جوانی خۆی دەرمانین دەرد نەبین لەگەڵ سەیرانە ئێستا ئەم هەموو شوێنە جوانە هەیە لە هەڵەبجە و لە هەورامان و دەوروبە لەگەڵ سەیرانەوە بارتۆ خودڵ ئاهلی هەیە من یەکسەر بۆ سەیرانە چین ئەی ئافرین بەس دەرفەت هەبێ کاتی امتحانات بوو ئەخوێنی لەبەر چی سەرقاڵی سابووم چاوتیمتحانی تر تقریبەنەوە هەفتەیەکە بێ مەکتەب تاوا بووە دەسەکەینەوە بە سەیرانکردنەکان باشە یانیەوە هاوسەرەکەش لێرێ زۆر زۆر بەخێر بێ ئەویش هەڵڕای لەگەڵ تۆ حەزی لەو گەشت و شتانێ وەڵاهی ئەو زۆر ینی ئەوش حەزی شەر ئاوایە شو قەراری ڕێسی لای ئەوە ینی ترەبێ و نەخۆی هەر سەر کۆسڵان خۆشە هاوسەرەکان تەبیعەتی نزیک بە هی وا هەیە ئارامە حەزی لە دەرەوە چوون زۆر نییە یەکەکەی تریان بە پێچەوانەیە هەر یەکتر پیرەکەن چون تەبیعەتیان زۆر جیاوازە ئەمە ئەم ئاخیرانە یعنی ئەگەر دەرفە دەبا ئەگەر سەعاتێ 2 ساعتیش بووایە نانەکەی ئێوارە و چایەکەمانە بردە دەرەوە ئەوە زۆر زۆر خۆشە جا پارکێکی خۆشیشانەیە کە خۆمان ساڵان ناچین بۆ فستیڤاڵی هەنەر ئەو پارکایەیە کاچین ماشەڵاوی سروشتێکی زۆر جوانی یانێک دووریش نەکەی تۆ ئەتوانی لێ دانیشی تو خێزان ئەم دەشتە جوانە نەچی بۆ ئەو دەشتە هەرچەند پارکەکانە بە سوودیان لەبین بەڵام بەسمێت دەشت و سەوزایی و کەشێکی ئازاد و بەس ئێمە یانی زۆر کات ئێماڵێنیان ڕێبابچین بۆ دوکانیان بۆ قەراغ نە ئێستا تۆ سەری دەڤەری ڕاپەڕینگە ئەو ڕۆژە خالی دەیوت لەوێ سەیرانکردن یعنی ئەو نییە تۆ بڕێ بڵێ شوێنێک دیارەکەی بڕۆ سەوزایی شوێنێکی خۆش بوو سارەکە و ڕاگرۆ و سفرەکە و داخە و دانیشە ینی بۆ خۆی سروشتێکی زۆر زۆر جوانی بۆی هیوادارین ئێمەش ینی بێک شوێن و نێگرین ئاوا بڕۆ بۆ شار باشژێر هەر خۆشە ئاوا بڕۆ بۆ هەڵەبجە و گەرمیان هەر خۆشە ئاوا بۆ لای دوکان و ڕانی و قەڵات زۆر کەسی وا لێ کرد هەروای لێ بکە ئاها لەو سەرۆکە دێنەوە فەقیرەکەونە قەرەباڵغێکە زۆر کەس ئێستا نزیکترین شوێن سێبەری دارەکەی لێ بە تەختایەکە بێ دا ئەنیشێ لەوێ جا ئێستا ئێمە قسە ناکەین ئەمڕۆ جومعەیە هەر ئێستا ئێمە بچۆ لەسەر ئەم جادەی دەباشان بۆ سەرەوە بزانە چە خێزان دانیشتۆ نانی نیۆڕۆکێڵ گرتو بلەوێ ئەیخۆن دەخۆخوا لیان تێک ناگەر باران وشت نەبێت بێتەوە چکە ئی بارانەکەشەوە نییە تاواڵین تۆزێکێت پاکیەکاتەوە پاکەکاتەوە لی بەزیادە کاتێتی بارانەکە چەند ئەوترێت ئەم ساڵانە تا مانگی شەشیش ببارێ ئیشەڵڵا بەردەوامیە بێ بۆی کە با ساڵێکی ژێمە تۆزێ فێنک بێ زەرەرە لەگەنم ئێستا خراپە بۆ گەنم خراپە بۆ یعنی نمە بارانی شەر خراپە بەخوا خۆی من زۆر شارەزایم نیە بەڵام ئەوەی کە بیستومانە لەم وەرزەیە باریێنی باران تۆزە زەرەری ئەیالە گەنم هەنگین ڕاستەکە لە هەنگوین زەرەرەیە لە هەنگوین ئەم ساڵ هەنگی باشمان هەب نەبوو لەبەر ئەم بارانە شیلەکەی ئەڕوە مایکەکە زانیاری کشت و کاڵی هەنگەوانی زانیارە نەمان دەستکە کاتە ئەم ساڵ لەگەڵ میزیکە جوانە زانیارانە دەی پێمان بڵێ ئەوە ڕۆژێکیان لەگەڵ برادێک بووم کە شار باشێڕی بوو وتی ئەم ساڵ بە هیچ شێوەیە کە هەنگوینی باشم نییە وتم بۆ وتی ساڵانی تر ئەگەر سی سنۆقم هەبوو بێت چلم هەبوو بێم ساڵ دوانی شم نییە و نەشم ماوە بە کەس بە کەڵک نەهاتووە بەڵام شتی ترم کردووە زانیمە باران زۆرە لە مەجالێکی ترا ئیشی کردووە ینی بۆ هەنگەکە زۆر زۆر خراپ بووە کە ئەو بارانەکە درەنگەکەوێت هەتا ئێستاش بەردەوامە بێ لایەنێکی تریشیە خۆتزانن شیلەی دارەکە ئەگەر تەواو بێ نازانم وای وتیانی وتی ئەو دارە بە باشی شیلە ناکات و بارانەکە شیلەکە ئەبا وەکو پرۆکو خەبیرێکی باری هەنگەوان سپاس دەکەین بۆ ئەو زانیاریانە لە بواری هەنگەوانیە بزەبت یانێسا ئەو بارانە ئەوکو کاگرەبیری ژوتی هەموو هەمیشە ڕەحمەتە ینی مامۆستا شێرکۆ بێ کەسی شعرێکیە ئەڵێ بە باران هەموو بارێنیشی دێ تۆ دووری مەخەرۆ لەم کاتا حەساس بۆمان بڵێ
عادي بيشاجان لقال يا برو فرمو بقام مهديرنا ما ده هر باهين بس شيء أكا شعرك والله شعري بس بارانا هي بس بخابير من ما بس حاليا بير تستخوش على باران همو باريني شي هر جوانيو هموش أنا يم باران هموش أنا يم باران والله إن شاء الله الرحمة بيو إن شاء الله وهم لا خوشي بينات إن شاء الله إن شاء الله الرحمة أبد جمعة برامج كبيت بيكو مان أجر عم عدد تشاوت قشبت فرم گر هاو کارانیش پێم وایە لە شار و شارۆچکەکانی ترۆ کاک ڕزگار ئەگەر پامنێرانمان ئامادە بوون پێمان بڵێن باشم. دنگت نرزد
دەنگت نەبزە دەست و پەنجەتان خۆش بێ یەخوا بەڕاستی جوان بوو جا ئەمەنە جوان ئەو گۆرانیانە ئەڵێیتەوە یا ڕەبی ئەو دەنگە خۆشە هەرمێنێت کاک ڕێباز و کاک پێشاش ئەمەنە بە جوانی گڕوتینی ئەیەنێ بە ئامەرەکانیان سەرکۆ ئێسا بەنیاز ئەمڕۆ گۆرانی بڵێت نەوەڵا بەزتم یەک تۆز نزیک بەرەوە لە پێشا دووری لێ گۆرانی بڵێ نەوەڵا ئەمە حەزرم نەکرۆ ڕۆژێک پێشەگەر خۆشە لەگەڵ بە منە ڕێباز بەنیاز بینی شەهر لەبەر نەبێت و بۆتە دۆزمەوە لێرە بۆی ئەدۆزمەوە خەمن نەبێت چ گۆرانیە پێتەڵێم بیڵێ ئەوە ئێسای دۆزبووە کاک ڕێوی ئێستا بۆ نمونە ئەو کارانەی کە زۆر جار گۆرانی کۆمەڵی هونەرمەند دەڵێیتەوە مامۆستا مەسەری خالقی بێ کۆمەڵی هونەرمەندی کە بێت وەکو بەرهەمەکانی خۆت تا چەند هەوڵی بۆ نمونە کاری بۆ بکەیت بە میوزیکێکی باشتر ماشەڵڵای تر خۆموشی بوون بە ڕەفیق و برادەرەکە لە ستودیۆکانە بێت ئاسانکاری هەیە ئێستا بۆتان ئاسانکاری لە ڕووی ئەوەی کە ئێمە بتوانین کارێک تۆمارکان ڕیکۆردیکان ئێستا ئەو کەسی کە کار تۆمارەکات کەوتوتەوە سەر ڕاشکاوانە قسە بکەم گوزەرانی کەسەکە خۆی لەگەڵ ئەوەی کە سپۆنسەر ئەکرێت یا ناکرێت ئێمە هەنێ جار بۆ دەرکەوتنی هونەرمەندەکان من هەمیشە وتومە لە 2008ەوە کەناڵی کورسات ئەو کەناڵە بوو کە من تیا دەرکەوتم بوومە گۆرانی بێژ زیاتر چۆنەڵی باری سەرشانی قورس کرد کە زیاتر هەوڵ بەم و کارێکی کرد بۆ نمونە بە ڕێچکەیەکی هوەری ترانە ڕۆم زیاتر گرنگی بە لایەنە هوەریە کوردیەکان بم چونکە و هوەرمەندانەی کە بانگێش دەکران ئەو کاتە کۆمەڵێ پرۆگرامی تایبەتی هوەریانە بوو کە مامۆستا ناسری ڕەزازی پێشکەشکار بووتیە مامۆستا نەجمەدینی غوڵامی هات تێدا کاریانەکەمانە هەمووی هوەرمەندی کوردن و خزمەتی هوەری کوردیان کردووە بۆیە بۆ ئێمە بۆ کە فام بکەینەوە جوانتر لێ بڕوانین ڕێگە خۆشکەرێک بوو بۆ ئێمە کە گرنگی بەلایەنی هوەری کوردی وین بەڵام ئەمە دەرگایەکی زۆر گەورە بوو بۆ ئێمە کرایەوە ئەگەر من بێت و کارێکی هوەری تۆمارکردنی کارێسا هەروە ئاسان نییە پێویست بە سپۆنسەرێکی باشە بێ ئەگەر بتەیە بەرهەمێکی تێر و تەسەلی هوەریانە بکەیت چونکە بێ حەق و حەقی تەواوەتی هەم بەلایەنی شعر هەم بەلایەنی ئاواز هەم بەلایەنی ئەو ژەنیارانەی کە هەڵیان نەبژێریت و تێدا کارەکەن ئەمانە ئەرکەکان قورسەکەن یاخوا دەستە خۆش بێت جا منالێرە کە تۆ قسە دەکرد سەحەر با ئێمە بووی گفتووەکانشمان بەردەوام بێ و زیاتر بە چێش بێت چۆن پێشتریش ئاماژەم پێ ئێستا جەژنە و بۆ بینەرەکانیشمان نەرمەندێکی گەورەی خۆشەویست و خاوەن ئەزمونێکی جوان لە ناو ستۆدیۆ ئامادەی من شەرمەکەم دانیشتمەوە بە پێوەیە بفەرموو کاک مستەفا بەری باش یەخوا بەخێر بێ کاک مستەفا گیان جەژنە پیرۆز بێ پیرۆز بێ فەرموو پیرۆز بێ پیرۆز لە ئێوەش بەخێر بێت فەرموو شکر باشن هەموو یەخوا بەخێر بێ کاک مستەفا بەخێر بێ سەرچاو با من تازە مەڵەکە بهێن ئەی بەزیاد بێ باش شیگیان دەمت شیرین بێ من دوو دەنەگەڵ ئەگرم دوو دەنێک زیاتر ئەگە بۆ ماڵەوە بۆ کەسێک یاخوا بەخێر زۆر زۆر دڵخۆشە کردی جێگەی شانازیت بۆ ئێمە یاخوا بەخێر بێت باشن جەژنە پیرۆز بێت پیرۆز بێت لە ئێوە لە هەموو کاربەدەست و کارماندەکانی کورسات لە هەموو کورد لە هەر شوێنێکەن لە هەموو خەڵکی عێراق ئیتر نازانمەڵەنسی لە هەموو کوڕێ عەرزی پیرۆز بێ لە هەموومان پیرۆز بێ لە جەنابەت پیرۆز بێ هیوای تەمەندرێژی و تەندروستی باشت بۆ خوازیت تۆ جێگەی شانازیت بۆ ئێمە و ئێمە زۆر زۆر دڵخۆش بووین منە لە بەیانیش و ئاماژەم پێە کە جەنابەت لێرە ئامادەبی یەخوا بەخێر قەناعەتی بێ بەڵێ تاقەت و حەوسەڵی جارانم نەماوە ئەوسا بەڵام کاکە ڕزگار پەیوەندی پێوە کردم ومانەوتم هەرچۆنە بێ لەبەر دڵیەوە خۆزانی بۆ بە تێڵاش خەبرم نابێتەوە تا سعات یانزە و دوانزە ئەمڕۆ لە سعا حەوتەوە هەستا ئەی یەخوا تەمەندرێژ یەخوا بەخێر باش شەرمەزار نەبین تکایە زۆر زۆر گەورەت کردین زۆر زۆر خۆشحاڵت کردین ئەرکت کێشە ئەمڕۆ بەیانی لەگەڵ ئێمە جا پێمان بڵێ بەڕێزت ئەم دوو ڕۆژە کە ڕۆژ لە جەژن چۆن بەڕێت کرد هەر ئەڵێن جەژنی جاران بە تایبەت مەسەن کەسانێک یادگاری زۆریانێ بەڵام بەڕێزت چۆن بولات وەڵاهی من بە تەبیعەتی حاڵ هەر لە مناڵیەوە شەیدای
خواردن و بڵێن نانی جەژن بووم ئیتر خۆشترین ژەم لە لام ئەو بەیانیانەی جەژن بووە بەڵام ناشوری نەبێ ئێستا تەمەنەکە و ئەوە ئەو ئینە بێ ئێوە ناخۆش کە بەیانی نانیاندا ناو ئەمانە وتیان ئەوەکو جاران پەلاماری نایێت وتم ناتوانم خۆزە بەدەست خۆم نییە ئەجی لە سای خۆسەریەوە ئەنواع وەشکال خواردی خۆش و قەل و گۆشت و قەیسی و فاسۆلیا و تاسکەبابی و ڕاستە بەڵام بڕاو کە ئاوەنم بۆ خورا ڕاستیاخوا تەمەند درێژبی گرنگەوەی تەندروستیت باش بێت ئەو نەریتە جوانە هەر هەبووە کاک مستەفا لە ناومانە بەیانی خواردنێکی خۆش دروستکرێت و جەنابیشتان یعنی بەگەڵ کەسێکی ئاسایی تۆزی جیاوازێت چکە کاک مستەفا ئەحمەد ئەڵێن هەر لەوانەیە ئێمە لە دایک نەبووین جەنابەت لەسەر شانۆ بوویت و خزمەتت کردووە جەنابەت هەرمیشای ڕێزی هونەری کوردی و بەدەر لە هونەرەکەش کەسێکی کۆمەڵایەتی و خۆشەویستی لەناو خەڵکە یعنی کاڵێن کاک مستەفا ئێستاش بەم تەمەنەوە کاڵێن لە کۆڵانی ئەقاری لەسەر جادەکە دانیشێ خەڵک دڵخۆشە بێ هەر سەر سەلامێکی لێ بکاتەوە قەیشی لەگەڵا بکە ئێستا هەست بە چی جیاوازیەکەکەی لەگەڵ جەژنە کۆنەکانی ئەو سایە کە تۆ هونەرمەند بووی دەوانێ باتی تا دەرەوە هەر لە هەموو شوێنێک هەموو کەسێک دەستی بۆ بەرز کردیتەوە وڵا هەموو کەسێک هەر بڵێن لە گەنجێتی و ئەوانەوە تەمەنا و ئەهینێکی هەیە وانە بەڵام سوپاس بەخوا من وەکو خۆم تەمەنێکی باشم بردەسەرەوە دووسێ مانگی تری شەڵا بم بە 80 ساڵ قسەیە کوڕێکی برادەرم هەیە ئەینا چایخانەیە وتی کاک مستەفا 5,000 بەرێ ئەلەم پارەیە یەک دوعاو بۆکەم وتم ئادەی ئەوە پێنجەکە وتی ئیشەڵڵا 75 ساڵ عمر دەبێت کوڕۆتم مان پیا و بێنە پارەکەم بەرەوە خۆم ئێستا ئەوە 79 مردوم لێ دوعاە بۆ مەکەی پێنجیشم لێکەمەکەیت لایەنێکی تری هەبوو ئەوەی کە ماشەڵڵا جەنابەت چەند بە گەنجێتی ماویتەتەوە سپاسانەکەم وەڵای ئەزانیشی لە سایخۆ نەبوونی و ناخۆشی زۆرم ناخۆشیمان بینیوە بەڵام شکر زوو بەسەر شۆ و نەماوە بەڵام لە دنیا یەک ئینسان هینەکە نەبوونی بەڵام لە سای خۆسەری ئەو جۆگرە ئازیزانی کە گویان لێمانە من هەر لە مناڵیەوە دایکمان خۆ ئافریکایە خوا چونکە من تەمەنم 2 ساڵ بووە کە باوکم ئەمری خوای کردووە چاخانەی هەبووە ئیتر دایکم نەیتوانیەوە شاخانەکە بابڕێەوە کردێتی بە دووکانی سەوزە و کەوەر و کەرەوز و سەڵق و خورما و ئەم جۆرەشانە ئیتر هەر بەوە بەخوا ڕۆژە لە ڕۆژانە 4 خانووی لەم سلێمانیە هەبوو 2 دوکانی هەبوو لە بەرخانەخە یعنی ژن بۆ من بۆ براکەم کوورە ئەتر هەرچی شتێکمانویستی بێت لە سایخوا بێدڵی نەکردوین لەبەر ئەوە نەبوونیمان بە خۆمانەوە نەبینین یاخوا کەسی نەبوونی بە خۆیەوە نەبینێت ئەوە تەسیریە بۆ سەر ئەمەیە دووەم خۆشی دڵفراوان بیت یعنی بڵێن پیا و بەرچاو تەسک نەبێت بەرچاو ڕوون بێت مەسەلەن تەمەنایەکە هەیە یا پێویستیەکە هەیە خۆزگەیەکە هەیە خۆزگە ئەو شەم هینێ ببێ ئەمەلی ببێ هەر پێیەکەی بەو خۆزگەیە ڕاستە هەر بەدیدە ئیشەڵڵا بەتایبەت بۆ نمونە بۆ کەسێکی شیرین وەکو جەنابەت کە لە لای خەڵک یەک دنیا یادگاری شیرینیشان هەیە یەک دنیا یادگاری خۆشت بۆ دروستکردن ئەوەی کە دێتە دەرەوە ئەبینیت هەل لەم سەریگەڕەکەەوە پێم وابێ بێ جوابی سڵاو بێتەوە هەتاکو ئەگەڕێتەوە بۆ ماڵەوەیە ئەمەندەی تر پێم وابێت وا ئەکات وزەیەک بە بەڕێزت ئەدا وا ئەکا تەمەنەکە و پیرەکە و هەمووی شەڵڵا بچێتە پشت دەرگاکە خۆی داشارێ وەڵی سوپاس بخوا ئەو ڕێزە لە لای خەڵک یعنی شتێکە لەوەی کا بڵێن ئێمەمانانی یەشۆتەوە ڕاستە کە لە سایخۆ توانیمانە هەرچەند زۆر کەم بووە ئەو خزمەتی ئێمە کردومانە هەریژ نییە وە منە تیژ نابین بڵێن وڵا خزمەتی میلەتەکەمان کردووە هەموو کەسێ پێویستە لەسەر شانی لە حەج بوارێکا بێت خزمەتی میلەتەکەی بکە بەڵام سوپاس بەخوا من لە ناحەیەوەی کەوا بڵێن لە شانۆ و نواندن و ئەوانەوە توانیمە خزمەتێکی بچووک بە میلەتەکەم بکەم و پاداشتەکە شێبینم لە لای خەڵکەوە یعنی لە ڕاستیە سوپاس بەخوا خەڵکی وڵاتی ئێمە قەدرزانن ینی قەت ئەوان دەبیر ناچێتەوە مەسەلەن هەچ کەسێک چاکەیەک
ئیشێکی باشی بۆ ئەم میلەتەی کرد بێ قەت لە بیران ناچێتەوە ئەوەشی خراپەی کرد بێت و بە جۆرێ بوو بێت ڕوڕەشی دنیا و قیامەتیان کردووە یعنی ئەوە سیفەتی میلەتەکەی ئێمەیە ئەو وەفایە زۆر زۆر خۆش و باشە باش کاک مستەفا من خۆم زۆر مناڵبووم کە خوێندنم تەواو کرد کاک ڕێبازە چوینە پەیمانگای هونەرە جوانەکان من خۆشم شانم تەواو کردووە نوادنم تەواو کرد باوکم یەکەم قسێکە پێی وتم وتی کوڕم دەبڕۆ ئەو هونەرە جوانە بکەوک و مستەفا ئەحمەدوان با دوو خەڵکتان ناسێ و خەڵک شانازیتان پێ بکانی ئێوەیان بە نمونە بۆ ئێمە هێنایەوە بەڵام یەک پرسیاریان لێ کردوم لە جەنابەتی یەکەم ئەم بەیانەی لە کورساتەوە نایکەم بە پرسیاری دووبارە یەکەم ئیشی مستەفا ئەحمەد ساڵی چەند بوو؟ ساڵی 58 بوو شانۆ بوو؟ بەڵێکە عەبدولکەریم قاسم شۆڕشەکەی کرد 1958 تەلەبە بووم ئەو کاتە لە 5 ئیبتیدایی بوو لە عەربەت بووین ئەو کاتە ئێمە ماڵمان لەوێ بوو مامۆستایەکمانە بوو خوا لێی خۆش بێخوا مستەفای حاجی قاری مەڵکەنی هەم دەستی شعری هەبوو بەڵام خۆی پیاوێکی ڕۆشنبیر و پێشکەوت و خواز بوو یعنی لەو سەردەمانە ئەوانەی کەوە پێشکەوت و خواز بوون و بیریان پێشکەوت و بوو بیریان لە بەتایبەتی مامۆستاکان جا لەو زەمانە لە زمانی مەلەکیە کێشەی گەورە هی کرێکار و جوتیار بوو بەتایبەتی جوتیار بڵێ بۆ چونکە زەلامی وا بوو 6 دەی هەبوو ئەو کرێکار و ئەو جوتیارانی کە لەو دیانە ئیشانە کرد بە نانەسکی ئەیان کرد ئەو هەموو هەوڵی کە ئەیانە هەمووی ئاغا ئەی خوارد جا لەبەر ئەوە گەورەترین کێشە لە بینی جوتیار و ئاغا و دەرەبەگەکانە هەبوو جا ئەو شعرێک بە شعر ئەو شانۆگەری نووسی بوو کە لەسەر کێشەی بینی جوتیار و ئاغا و دەرەبەگەکان منی هەڵبژار بۆ دەوری ئاغاکە باشە مامۆستایەکی ترمان نەبوو خوا لێی خۆش بێ ئیشەڵڵا بە مامۆستا مستەفای وتی ئەمە چییە تۆ داناوە بۆ دەوری ئاغاکە ئەو کاتاکە من باریکەلانە و زەعیف و بوومانە وتی ئەی چی بکەم وتی کوڕێکی ترمان لەگەڵا بوو هەر لەگەڵێ ما بەڵام بە تەمەنتر و هین بوو خوا لێی خۆش بێ ئەمری خوای کرد کاک عومەر غەریب هەزار ڕەحمەت لە قەبری وتی عومەر دابنێ وتی کاکەوە دەمی قسەکردنی نییە ئەم باشە حیوار و شەکان مەسەلەن ئەتوانێ و ئەدای کات و ئەوانە وتی ئەو فەقەت شێوە نایە وتی بەڵام بۆ ئەوەی کە بۆکو ئاغا دەرکەوێ ئەم بەروورگەی یەک دوو جوێنی بۆ تێەکەم کراو مشکی و جامانەیەکی گەورەشی بۆ بەسمەوە ئاغا هەی ئاغا ئیتر ئەوە یەکەم شانۆگەریم بوو لە دوای ئەوە ئیتر بەردەوام بووم بە تایبەتی خوا لێی خۆش بێ خوا مامۆستا عوسمان شێوار ئاخرێ مە خاڵۆزا و پرزا بووین ئەو یەک دوو ساڵی لە من تەمەنتر بوو وتی نابێ واز بێنی بەردەوام بە ئیتر ئەو بەردەوامیە ئەوەیە هەتاکو ئەم ڕۆژەمان هێناوە یەخوا هەر بمێنی یەخوا هەر تەمەند درێژ بی بە لەشی ساخ هەر بتبینین بەڕێزت هەر دوێنێ شەو بوو پێم وابێ لە پیجی کورتسات لە ئینستاگرام یەکێک لە ڤیدیۆکانی میستەریان دانابوو ئەوەی کە لە بەرنامە بەردەوام خەریکن ئەو دیمەنانە ئەو ڤیدیۆانە نیشانە دەنەوە هەموو جارێک هەر و تازەی و جوانی هەر خۆی پاراستۆر لەبەرەوەی کە ئیشەکان زۆر زۆر جوان بوون بە دڵێکی زۆر زۆر پڕ لە میهرەبانی و دڵسۆزیەوە کراوە بووی ئەڵێ ئەوەی لە دڵەوە بێت بێگومان کارە کاتە دڵوە لە دڵ ئەمێنێتەوە لەگەڵ بەڕێزت بەردەوامە بین لە ئێستا ڕاستەوخۆیەکمانە ئێستەرکۆ بەر لێ بچین لێ ڕاستەخۆکە کاک مستەفا هەموو ئەو شتە کورتیە جوانانە ئەزانێ کاک مستەفا لەناو خۆمان ئامانوت ئەرێ ئەم بەزمە چی هەڵێ شایەکەی بناوی لێیە ئەو شایی بناوی لێ چییە؟ وەڵا ئەڵێن بناوی لە ئاخر کە ئالێر لە گۆژە کاتی بەو دیوە ئالی وایە ئەوە شایەک بووە ئیتر هینەکە عادەتەکەیان وان بووە مەسەلەن زەلامیان هەبوو هەر خەڵکی دێکە عەسکەر بووە دوای 15-20 ڕۆژ بڵێن شایەکە بەسەر چوو بوو هاتۆتەوە ئەوای فڵان کەس لێرە نەبووی
چ شایەکمان کردو واو ئادەی با بیکەینەوە بۆیانەوە یە غەریبەیە گاتەوە دیانە ئەکاکە مانگێ لەمە پێژێمە شایەکی وامان کردو وا بوو هەڵێ ئادەی ئیتر بەردەوام بووە وەکو چۆن ئیستیمرارێتێکی وەرگرتووە ئەوە لەسەر بابەتە ئێستا هاوکارمان تەرزەمان لەگەڵایە لە سەرسیر لە شار باشێر پێم وایە پەیوەندیەکەی داهتا هاوکاران وەریەگرنەوە ئەو نەریتە جوانانە لە کوردەواری خۆمانە زۆر هەبوو کاک مستەفا تا چەند گرنگە ماشەڵڵا یاخواتە مەندرێژبی لەگەڵەوەی کە هونەرێکی جوانە پێشکەش کردوین کەلتوریکی جوانی کوردەواریشمان هەیە نەریتێکی جوان قەت کاک مستەفا ئەحمەد ئالێستە و بینەرەکانیشەمان بینن نەیان بینیۆ ڕۆژێ لە ڕۆژان دەست بە ڕووی کەسێکەوە بنێ نەمان بینیۆ ڕۆژێ لە ڕۆژان بڵێ کاک مستەفا ئەحمەد بەخوا تێکەڵی کەس نابێت هەمیشە تێکەڵی خەڵکیش بووی ئەو لایەنە کۆمەڵایەتێ چەند گرنگە ئێمە بتوانین بیپارێزین هەوڵ بین لەگەڵ یەکتر تێکەڵ بین ئەڵێن جەژنە کە دایم لە ڕابردووشیان و جەژنە ئیتر هونەرمەندان ئەبوونە بەشێکی گرنگ بۆی کە خۆشی بە خەڵک بەشن ئیتر گۆرانی پێش بووە گۆرانی پێشکەشە کرد شانۆکار بۆیان شانوێت پێشکەشەکان وەختێ سینەماکانمان هەبوو ئەیان و فیلمی خولەپیزیە کاک مستەفا لەسەر شاشێ دەی بڕۆن بلیتە بڕا خەڵک بە ڕیزەوەستە ئەوە چەند گرنگە ئەو بابەتە کۆمەڵایەتیانە هەمیشە بە ئاوە بە بیپارێزین زاری چۆنە هەموو هونەرمەندێک پێویستە ڕازگۆ بێت هەموو کەسێک لە ئیشەکەی خوا بێ ڕازگۆ بێت و دوای ئەوە تۆ بزانی چی ئەەکەیت و هەوڵ بیت ئەم ئیشەی کە ئەمڕۆ کردوتە ئەگەر سبێنێ ئیشی کردەوە لەمە جوانتر بێت و هینتر بێت لە سای خاوسەری ئەوە من هەت ئیشێکم کرد بێت ئەگەر جوان لای خۆم لێکم نابێت و ئۆغڵەمەم نەکردوێ و بڵێن شەنوکەوم بۆ نەکرد بێت بەژار نەبووم تایە ئەجا هەر ئەوەش وای کردووە سپاس بۆ خواکەوە ئیشەکانم تا ڕادەیەک لە هیزری لە بیری خەڵکە ماونەتەوە ئەجا یەکشتی تریژەیە ئەبێ چاونەترس و هونەرمەند بە تایبەتی ڕۆشن بیر ئەبێ چاونەترس بن ئێستا شتێک بۆ ئەگەرمەوە لە سەردەمی ستالینە لە هین شانۆگەریەکیان پێشەش کرده بوو ستالین بانکرا بوو بۆ شانۆکە ستالین هین بوو نەوعی بڵێن جەبەروت و دیکتاتۆرەتەکەی لەوانە بوو لە سەدام لە شایە بە ئاو شۆرا بوو ئەوە هین بوو ئاوا بوون یعنی لەو بابەتە بوون لە ناو شانۆگەریەکە یەکێ لە ئەکتەرەکان ساتینی ناو بوو درەنگێتە سەر شانۆ درەنگێت یعنی بڵێن شانۆکە عەرز کراوە بەڵام ئەم دەوریشی هەیە و نەهاتۆتە سەرستەیجەکە لێ پرسن ئەڵێن بۆ دواکەوتی ئەچن بە گژیا و ها چۆنە بێشیوە و ئەو جمهوردانی شووە و تۆ بۆ تاخیر بووی تۆماناڵێ با بە نەحەقم مەگرن چووم بەشە سوتەمانیەکەم وەرگرت بڵێ نەوت و هینەکەی جا یەکێکیان پێڵێ وەرەگرت دەڵێ ئەڵێ بەشە سوتەمانیەکە کووە ئاوا دەستەکە بە گیرفانە دەدۆ ئەم 4-5 داردەریە ئەڵێ ئەوە بەشەکەی ئەم مانگەمانە تێگەی کۆ ستالین کە ئەوە ئەبینێ ئەڵێ ئەم میلەتەی ئێمە ئاواژی یعنی خەڵک ئاوا هینەکەن وڵاتی وەکو رووسیاش ساردە ڕاستە ئەنجا بۆی ئەکاکە ناحەق مەگرن بە لە سەرمان ڕقمان نەبێتەوە بۆیە شوم ئەو هینەکەم نەفەوتێ بەشە سوتەمانیەکەم وەربگرم ئەمان ستالین هەڵەسێ ڕوات هەموو حکومەتەکەی کۆ کاتەوە ئیتر بڵین ئەوەی کە پێویست وەکو ئیجراعات کردوێتی توتی چۆنە بێ میلەت ئاوا بەخێو بکەن جا بزانە تەئسیری ئەو ئەکتەرە لەو شانۆگەری کاریگەریەکی بەجێش تەئسیری کردوتە سەر ئەوە ڕاستە جا بۆ ئەڵێم ئەبێ چاونەترس و گوێر بین یعنی بە تایبەتی هونەرمەندان و ڕۆشنبیران چونکە گەروان نەبێت ئەو گیر و گرفت و شەڵەمە و هینانی کە هەیە لە ناو میلەتە ئەگەر نەیخەنە ڕوو
چارەسەر ناکرێت ئەبێ بخرێتە ڕوو قسەی لەسەر هەر بمێنن لەگەڵ بەڕێزت لەگەڵ ئەو تەجوانانی بەڕێزت هەر بەردەوامە بین ئێستا هاوکارمان تەرزە میوانێکی ڕاگرتۆ لەسەر ئیزنی بەڕێزت کاک مستەفا ئەچینە لای تەرزە تەرزە پێم وایە لە شارباژێر لە سەرسیرە ئەو کەرنەڤاڵی کاک مستەفا بۆی باسکردین شایەکی بناویلە بزانین چییە ئەمیان سازیان کردو بەیەکەوە لای تۆ تەرزە سڵاو لێ بێ و جەژنە پیرۆز بێ و جەژنی میوانەکەش و پیرۆز بێ زانیاریمان بەرێ لەسەرەوەی کامڕۆ لەوێ چی بەڕێوەچێت جەژنە پیرۆز بێ تەرزە سڵاو لە ئێوە و تاوای بینەرانی ڕۆژێکی نەبێت جەژن لە ئێوەش پیرۆز بێت لە هەموو لایەک پیرۆز بێت هیوادارین جەژنێکی پڕخێش خێر و خۆشی و بەرەکەت بێت بۆ گشت لایەک وەکو ئێوە ئاماژەتان پێکرد ئێستا من لە شارباژێری دڵگیر و دڵڕفێنم لە سەیرانگای سەرسیر یەکەمین کەرنەڤاڵی شایەکی بناوەیلا کە ئەمە خۆی بۆ خۆی چیرۆکێکی جوانی ئەفسانەی لە پشتە ئەم کەرنەڤاڵە زانیاری زیاتر لە میوانەکە وەرەگرین با بزانین بۆچی ئەم کەرنەڤاڵیان ساز کردووە کە ئەمە پێکەوە ئەوەی کە من زانیاری وەرگرتووە کەشێکی کللتوری و هوەری و کۆمەڵایەتی لێرە لەم جێگە جوانە بەسەر ئەبن ئەو هاوڵاتی و گەشتیارە خۆشەویستانی کێنە ئێرە ئەتوانن پێکەوە یەکتر ناسینێکی جوان لەگەڵ یەکترا دروستکەن و لە هەمان کاتە زیندووکردنەوەی تەواوی بابەتە کللتوری و هوەری و فۆلکلۆریەکانە هونەرمەندە میلیەکانە لە ڕێگەی ئەم کەرنەڤاڵەوە دکتۆر تیشکۆ حەمەعەلی کابڕێزیان بەڕێوەبەری یەکەمین کەرنەڤاڵی شایەکی بناوەیلا بابزانین شایەکی بناوەیلا گەرمگوڕی زۆری پێوە دیارە کاک دکتۆر وایە سڵاو لێ بێت و جەژنە پیرۆز بێ سڵاو لە تۆش تەرز دەخان جەژنی تۆ و کەناڵی کورسات و سەرجەمگەلی کورد پیرۆز بێ پێم بڵێ شایەکی بناوەیلا ئەو چیرۆکە ئەفسوناویەی چییە؟ بەڵێ خۆی شایەکی بناویلە ئەفسانێکی کوردەواریە کە بە ئینگلیزی پێڵەن ئیدیەمێکە کە باسیەوە کە لە گوندی بناویلە دوو بناویلەمانێ بناویلە گۆیژە و چوارتە لە گوندی بناویلە حەفلێک بە ئەنجام گەێنراوە حەفلەکە حەوشە و حەو ڕۆژی خایاندووە جاری وا بووە 20 کەس دەوڵ و زۆرنا لێەوە تەنیا 7 کەس هەڵپەڕیون لەبەر درێژی کاتەکە و هیلاکبوونی خەڵکەکە ئێتر ئەمە ئەفسانەیە من دکتۆر علادین سوجادی باسی کردووە شاعری مەزن پیرەمێرد باسی کردووە ئێمەش بە پێویستمان زانی کە لە ڕێ ئەمە ئەفسانەیە بیکەین بە کەرنەڤاڵێک و کەرنەڤاڵەکە ناوێنین کەرنەڤاڵی شایەکی بناویلە کە لەم کەرنەڤاڵەیە چەندی چالاکیمانە بێ بۆ منە گۆرانی بێژی باش بەناوبانگ یەن بەشداریەکەن و گۆرانیەڵەن و تیپی تایبەتی هەڵپەرکێن و نافوریەکی تایبەتی ئاومان دروست کردووە لە سەیرانگەی سەرسیر ئەمە کەرنەڤاڵەکە لە سەیرانگەی سەرسیر دەکەین نافوریەکی تایبەتی ئاومان دروست کردووە لە سەیرانگەی سەرسیر و لە هەمان کاتە شوێنی یاری مناڵان و چەندین کەپر بە خواردن و خواردنەوە و کاری دەستی بەشدارە بن و شوێنی کەلەپوریشمان بۆ ستەیج ڕازاندوێتەوە دکتۆر ئەوەی کە هەیە ئاماژەم پێکرد پێکەوە کەشێکی هوەری و کللتوری و کۆمەڵایەتی لە نێو سەیرانگەی سەرسیرە هاوڵاتیان و گەشتیاران نەتوانن بەسەری بن ئامانجەکارەمەی لە پشتەیە خود ئامانجیری گەشتان هەیە لە بەڕێوەچوونی یەکەمین کەرنەڤاڵی شایەکی بناویلە بەڵێ زیاتر ئامانجەکانمان ئەوەیە کە گەنجام ناسین بەم ئەفسانە کوردەواریە و وایان لێ بکەین کە شانازی بە کللتور و ئەفسانە و مۆرکی نەتەواتی خۆیانەوە بکەن و بەداخەوە ئێمە ساڵانە وەکو کورد چەندین ڕووداوی خەمناکمان هەیە و چەندین یادی خەمناکمان هەیە کە یادیەکەینەوە بە پێویستمان زانی کە توانین ئەو یادانی کە خۆشببختیە و کە یەکتر ناسینە و کە شانازیکردن بە کللتور و مۆرکی خۆمانەوە زیای بکەین و خەڵکیش لێرەکەوە بنەوە بۆ یەکتر ناسین و چێژوەرگرتن لە کەرنەڤاڵەکە و وەکو داواکارێک داوا لە وڵاتانەکەی کەسە پێی کرا کە هات بۆ کەرنەڤاڵەکە جلی کوردی لەبەرکە وەکو مۆرکێ بۆ کەرنەڤاڵەکە باشە کاک دکتۆریان پێم بڵێ ئەمە لە کاتژمێر چەند بۆ چەند بەردەوام ئەبێت و بۆی هاوڵاتیان و گەشتیاران لە ڕێگەی شاشە جوانەکەی کورساتەوە ئاگاداری کەرنەڤاڵەکە بن بۆی زوو بە زوو خۆیان ئامادەکەن و نەکەونە قەرەباڵغیەوە ئەم کەرنەڤاڵە ئەمڕۆ دەستپێکا کە سێم ڕۆژی جەژنە خۆی لە دەی بەیانی و بەرەبەرە بازار ڕشتەکانە کرێتەوە خەڵک ئامادەکاریەکە بەڵام وەکو ئیفتتاح ئەمڕۆ سێم ڕۆژی جەژن ساعت 4 عەسر ئیفتتاحەکەی بۆ ئەوکەین و بۆ ماوەی 7 ڕۆژ بەردەوام بێت تاوەکو 4 6 لە دەی بەیانی بۆ دەی شەو و ئەم کەرنەڤاڵش ڕێخستنەکەی لەلایەن کۆمپانیای مۆریاز ڤیژنسەوە بووە کە خاوەندیارە تێگاتوە بۆ من و کاگارم قانع و بە سەرپەرشتی کاک حاکم فەراد کە بەڕێزیان قایمقامی شارباژێرە ئەو پرسیارش بکەین بۆچی سەیرانگەی سەرسیرتان هەڵبژارد بۆ ئەوەی کە ئەم کەرنەڤاڵە جوانەی تیاساس بکەن ئەم کەرنەڤاڵە تایبەتە کە ئەمان گەیەنێتەوە بڵێن بۆ ڕسەنایەتی کوردی ئێمە خۆی دوو بناویلەمانەیە بناویلەی گۆیژە و بناویلەی چوارتە ئیتر بۆی
کێشە دروست نەبێ بڵێن ئەفسانەکە ئێمە بڵێ ئێمە لە بینەکە کردومانە لە سەیرانگای سەرسیر بۆ کۆی کە کەسان دڵێن عاجز نەبوو وا شوێنێکی زۆر تایبەتە سروشتێکی زۆر جوانی هەیە بەجددی سەیرانگای سەرسیر تاوەکو ئێستا کەم کەس پێی زانی بووە سەیرانکەری زۆر کەم ببەوە ئەمانوێ لە ڕێی ئەمەشەوە کە خەڵک زیاتر ئاشنا بکەین بۆ شوێنانەی کە سروشتی جوانانەیە لە کوردستان. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ دکتۆر تیشکۆ حەمعالی بەڕێوەبەری کەرنەڤاڵی شایکی بناویلە وەک لە دیمەنەکانە ئەیبینن ئێستا ئەم بەشە کللتوری و فۆلکلۆری کە هەیە ئەمە ئەو بابەتە ڕەسەنایەتی و کۆمەڵایەتی و کللتوریە کە لە باو با پیرانمانەوە لە سەردەمانی ڕابردو و تاوکو ئێستا بم شێوازە کۆنا ئەم نەریتە جوانی کللتوری کوردەواری پارێزراوە بۆیە ئەیانەوێت دووبارە لە ڕێگەی ئەم کەرنەڤاڵەوە نەریتی جوانی کللتور و کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی هەر بەو جوانی خۆی بمێنێتەوە لە پشتی منیشەوە کۆمەڵێک ئامادەکاری باش کراوە لەلایەن خانمە دەستڕەنگینەکانەوە کاگڕێگەر بەشێکی دیمەنەکانی دیکەشم بۆ بگوازێتەوە لێرەش ڕەشماڵ هەیە هونەرمەندە میلیەکان بە دەنگە خۆشەکانیان گۆرانی و کۆمەڵێک بەرهەمی جوانی میلی پێشکەشی ئامادەبووان و ئەو گەشتیارە خۆشەویستانەیەکەن کە یەنە سەیرانگای سەرسیر لە شارباژێڕی دڵگیر و دڵڕەفێن. ئەگەڕێنەوە بۆ لای هاوکارانم بۆ درێژەدان بە با بڵین بەرنامە لەبەرەوەی میوانیش لە نێو ستۆدیۆیە ڕێز و سڵاویشمانێ بۆ تەواوی میوانان و تەواوی موزیسیانان و جەژنیش لە ئەوانیش پیرۆز بێت. دەست خۆش بێت هەرزە سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە ئەم کەرنەڤاڵە یاخود کۆبوونەوەی خەڵکی شارباژێڕ و دانانی ئەو هەموو چادر و ڕەشماڵانە ئەمڕۆ بتوانن لەگەڵەوەی هەینیە خەڵک ڕۆکاتە سەیرانگاکان و سەرسیری شوێنێکی یەکجار دڵگیر و جوان و ناوچەیەکی یەکجار سەوز و جوانە بە هیوای ئەوەی ئەمڕۆ چێژێکی خۆش بە خەڵک ببەخشن و ئەو کەلتورە جوانەی کە هەمان بووە لە ڕابردووە بتوانین بە شێوازی لە شێوازەکان لە ڕێگەی ئەم کەرنەڤاڵ و فستیڤاڵانەوە بتوانین پارێزگاری لێ بکەین بە هیوای ئەوەی ئەمڕۆ کەشێکی خۆش هەبێت و بتوانن لەوێش کۆمەڵێک خواردنی خۆش و کۆمەڵە چالاکی جیاواز و وەک لە دیمەنەکانی شابینیمان ئامادەکاریی باشیان کردبوو بۆ ئەم کەرنەڤاڵە بە هیوای ئەوەی کە بە خۆشی بەڕێوە بچێت هیچ گرفتێکی تیانە بێ و خەڵکیش بتوانن بەشداری تیا بکەن. ئێمە لەگەڵ تانە بەردەوامە بین گۆرانیمان ماوە کۆمەڵە گفتوگۆی کەمان ماوە بەڵام شوێک وەرەگرین و دواترەگەڕێنەوە.
أيوة يا شخبارانم أنا وي 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 لا بوا أنا وي 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 لا بوا أنا من شكر ودوا أنا منكم خوشية وبقيان وبدوا أنا منكم خوشية وبقيان وبدوا وبقيان وبدوا هربندي أجلم أيوة يا ذاك قدم هربندي أجلم أيوة يا ذاك قدم أيوة مرق قسم أيوة شادم ومردم أيوة مرق قسم أيوة شادم ومردم أنا وي 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 لا بوا أنا وي 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 لا بوا أنا بتشكر ودوا أي منكم خوشية وبقيان وبدوا أنا منكم خوشية وبقيان وبدوا وبقيان وبدوا دەنگە خۆش دەستەکانتان خۆش بێ زۆر سپاسێکی دووبارە کە لەگەڵمانن کاک مستەفا بابەتێکی زۆر جوانت باس کرد وتێبێ هونەرمەند ئازاد بێت وە سەربەز بێ لەوەی کە چی ئەڵێ چکە بەشێک لە هونەر بۆ خۆی ڕەخنەیە بۆی کە بتوانی کێشە و گرفتەکانی ناو کۆمەڵگا چاکەی بە پێی و ئەزمونەی جەنابتەتە کۆمەڵی بەرنامە هەبوو هەتا ئێستش لە کورساتە هەر لێترێتەوە مەشەدەکان یەکێکیش لەو بەرنامانە بۆ نمونە کەشکۆڵەکە هەیادەوەریەکی زۆری هەیەلامان و یەکێکیش لە کارکتەرە سەرچەکان جەنابتی و بەرنامەی بەرنامەمان هەیە تەنانەت ئەم دوو بابەتە وای لێ هاتبوو سەرۆک مامزرا ڕۆحی شاد بێت چەند جارێ خۆی داوای کردو بتان بینێ و داواشی کردووە لە منەوە دەست پێ بکە نەگە ڕەخنەیەک شتێکتانە بوو وەیەک لە هیچ شتێک مەترسن ئەم پاڵپشتیانە تا چەند وای لە ئێوە کردبوو کە بتوانن کۆمەڵێک لەو کێرمە و کێشانە هەیە بیهێنن لەسەر شانۆ یان لە بەردەم کامێرە ئەمە کێشەی نێو میلەتەکەمانە بۆی چارەسە ئەم ئازادیە تا چەند گرنگە بۆ هونەرمەند لە ڕاستیە لە هەر دوای ڕاپەڕین و یەکەم تەلەڤیزیۆن کە دروست تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بوو ئێمەش وەکو تیپی پێشڕە و بە هەموو ئەندامەکانمان بە تایبەتی مامۆستا عوسمان شێواری ڕەحمەتی کە سەرۆکی تیپمان بوو و شارەزاش بوو بڵین لە ئەوانە لە تەلەڤیزیۆنەکە وەڵایی لە سەرەتا لە هۆدەیەکی ماڵی خۆیان ماڵی مامۆستا عوسمان ئەو بەرنامانە تەسجیلەکرا مەسەن وەکو ئیخبارەکان و شتەکانەوانە ئیتر ئێواران لەم سەرشاخەی پشتمانەوە لەوێ هینەکە لەوێ بوو ئەنتێنەکە کەوە بەسێکردەوە بۆ ناو شار بەڵێ ئیتر هینەکرا هەتاکو شوێنمان دۆزیەوە خوا لێ خۆش بێ خۆ کاقاری حاجی عەلی بەڕاستی ئەویش دەستێکی باڵای هەبوو شوێنمان دۆزیەوە بۆ تەلەڤیزیۆن و ئەوە بوو بەخوا ئێمە ئەو لە سەرەتا ئاخر بەڕاستی هیچ نەما بوو هەتا کورسی و مێز و تەپڵەک و شیت تیپەکەی خۆمانمان هێنا لەوێ بەکارمانهێنا ئەنجا کۆمەڵی ڕەفیق و برادەر بە سەرنجێک لەوانە کاک وەسا مەحمووی برادەرمان هەبوو کە بڵێن خوا تەمەندرێژیکە یەکێ لە ڤیدیۆکانی نێشناڵ ئەو کاتە باشترین نەوعی ڤیدیۆ بوو کاک کەمالی مەدحەت خوا تەمەندرێژیکە مۆلیدەیەکی یانێت لە سەربانی ماڵەکەی هێنایە خوارەوە مۆلیدەکان لەوێ بۆ ئەنەکە لەوێ دانا لەسەر شاخەکە لەوێ سوتاش کە ڕتێگەڕی گرتووە یعنی خەڵک و خوا و ڕەفیق و برادەر و ئەوانە یارمەتی دروستبوونی تەلەڤیزیۆنەکەیانە بەڕاستی کاک عەباسی ڤیدیۆش
دەورێکی ئەساسی و هینی هەبوو چونکە لەو پێشتر هین بوو بە هەموو لایەک هەوڵمانە کە ئەو تەلەڤیزیۆنە وابێ و لە خزمەتی میلەتەکە بێ بە تایبەتی کاک سیروان جەمال خواتە مەندرێژی کات و لێرەوە ڕێز و سڵاومان بۆی هەیە بەرنامەکەی ئامادەیە کرد و کاری دەرهێنانەکە شێکردە دەست کاک ئاسۆی جەمالی موختار کاری وێنەگرتن و هەنێ لە زۆر لە وێنەگرەکان لەگەڵمان هابوون بەڵام لە دوایە هەر کاک ئاسۆ من بوو بەڵام چی بوو وەکو پێم وتیت ئەبێ بوێر بیت یعنی ئەبێ چاونەترز بیت ئەبێ ئیشێ بکەیتەوە لە خزمەتی میلەتەکە تا بێ و خەڵک بڵێ وەڵا ڕەحمەتیان لێبێ بڵێ ئەنجا هەر ئەوە بوو بەهۆی سەرکەوتنی بەرنامەکە وەکو وتیش خوالی خۆش بێ یاخوا مامجەلال پشگیری تەواوی ئەکردین بۆ ئیشەکانمان وەڵاهی هەبوون بەرپرس و بەنەوعێک و ئینێبوون هەڕەشیان نەکردکەوە ئێمە بڵێن ئەو جەماعەتی کە خەریکی بەرنامەی کەشکۆڵین لە ناومان برن بەڵام بە زیرەکی خۆی و بە دانایی خۆی وای لێکردن تەنانەت کەرتێکیان لە کۆبوونەوەیکی گەورە مەکتەبی سیاسیە خوا ئەفریقایەخوا وتی هەتاک و مامجەلال شەهید دەبێ ئەبێ ئەو بەرنامەیە بمێنێ کێش پێی ناخۆشە ئەوە سنوورەکانمان کراوەیە با بڕوا بۆ شوێ ڕۆبا بڕۆمێ یعنی ئەوە نەین بوو وتی هەتا من ماوەم ئەبێ ئەو بەرنامەیە ئەوە کەم نەبوو یعنی بەڕاستی بۆ ئێمە و ئەیتر وەکو پێشم وتن هونەرمەندی ئەبێ بوێر بێت و ئەبێ بزانێت چی ئەکا و چی ناکا هەر ئەوەیە وای کردووەکەوە ئێستا لە هزر و بیر و هینی خەڵکە هەرماوەتەوە و سپاس بۆخوا ئێستا زۆر جار هەر لەسەر قسەکەی بەڕێزت ئەگەر گرفتێک ئەبێ لە ناو کۆمەڵگایە باسی یەکێک لەو مەشهەدا ناکەن ئەڵێن لە فڵان مەشهەدا بەم شێوەی بوو ڕێک بۆ ئێستا باسی ئەکەنەوە زۆر بە زمانێکی تەنزدامێز باسی دەردەکانەکەنەوە کە ئەمەنە بە جوانی ئەوە توانێتانە ئەوە لەسەر یەکم بیرکەوتەوە فەقەرێک لە فەقەکە هێنمان درۆکردن بوو ماساڵ درۆوانە خەڵکە ها ئەوی بە قوربانتان من باوکم ئەم درۆیی کردووە ئادەی باسی بکەن فرەمان و بابە باوک دەچوە ئەی نەبە ساقەتان مێشکی بردوینەوەی درۆ کردووە باوکم جا بزانە خەڵکەکەش لەگەڵمانە مەسەلەن هین بوون بەشدار بوون هەندێک جا خۆشیانە بینەوە جا هەر کاتێکە کاگڕێڤین بەرهەمەکەی پێشکەشکردین دەنگی هەر خۆش بێ یەخوا ڕاستیەکەم پرسیارە من بەلایمەوە دروست بوو کە لە بەڕێزت بپرسم ئێمە ئەبینین لە بوارە جیاوازەکانی هۆنەر هەر لە بواری بەڕێستانە هەندێک جار ئەبینین هەندێک گەنجمان هەیە هاتوونەتە گۆڕەپانەکەەوە ئەوان نیشانێکیان داوەتە ژێر ئەم ئەرک و ئەم بەرپرسیارەتە بەڕێزت تا چەند خۆت ئەوەی کە ئەیبینیت با بڵێن دڵخۆشی پێی یا تا چەند پاڵپشتیان ئەەکەی هەر بۆ نمونە لە بواری نواندن هەر بۆ نمونە لە بواری سینەما هەر بوارێک کە ئەگەر پێت خۆش بە ئێستا باسێکی بکەیت وڵا لەسەر و قسەی جەنابتە من نەسیحەتێکم بۆیان هەیە یەکەم هەموو پەرژەوەندیەکی تایبەتی خۆیان بخەنە ئەو لاوە یعنی ئێستا هەیە بە تەمعی پارە و دەوڵەمەندی و نازانچی ئەوانە هاتووە یعنی ئەوە کوشندەیە هەیە بۆ خۆ دەرخستن و بەنەوعێک ئەوانە هاتووە هونەرمەند و ڕۆشن بیر ئەبێ بەردەوام بن ئەمە یەک دووەمی ڕازگۆ و سادق بن لەگەڵ ئیشەکەی خۆیانە و هەوڵیش بن چونکە یەکشی با پێ بڵێم هەنێک کەس بە منی وتووە ئەوە چۆن تۆ ئاوا ئەوەنە بڵین ناوبانگێ یا بڵین دەرکەوتوی لە وتم کاکە خۆمە بە ڕۆژ و دوو ڕۆژ و بە ئیش و دوو ئیش نییە ئەبێ تەحملی بێت ئەبێ هەوڵ بیت ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشتری بەری بەوە تۆ ناوبانگ دەرەکەیت و یا بڵین خەڵک ئەوە تاکە خۆشەویستی لە دڵی خەڵکیوە هەیە ئەوێ بە جارێک کە کورتە فلیمێکی کردووە یا فلیمە یا شانۆگەریە ئەوێت پێتر ریزی شاری شاپلن با بەشی وا ناکرێت وا نابێت ئەبێ بەردەوام بیت ئەوە تا بەخوا من وەکو پێم وتی لە ساڵی 58ەوە بە بەردەوامی ئیتر نازام ئەگەر تۆ حسابەکەین بۆ
شەست ئەوە نەساڵەکات یاخوا تەمەندرێژ بێ جا ئێوە جێگەی شانازی ئێمە بەڕاستی ئێمە سوپاسی ئێوەکەین ئێمە بێ ئەگەر هونەرمان کرد بە شوێن پێکانی ئێوەیە بڕۆینەوە بتوانین زیاتر ئەو هونەرە جوانەی کە ئێوە بۆتان بەجێشتوین ئێمە بتوانین شانازی زۆر سپاس بۆ ئامادەبوونێ زۆر خۆشحاڵ بووین جێگەی شانازی بۆ ئێمە کورسات هەمیشە ماڵی ئێوەیە ئێمە بە ئێوە جوانین ئێوە بەرهەمی جوانمان پێشکەشەکەن ئێمەش پێشکەشی بینەرەکانیەکەین زۆر سپاس ئێوەش تەمەندرێژ بن و ئیشەڵا هەر بەرەو پێشی ژێشێ کورسات چکە ئێمە لە یەکەم ڕۆژی دروستبوونی کورساتەوە ئێمە سپاس بەخوا دەستمان دیار بوو و ئێوەش ئێستا کە بە بەردەوامیتان و بەهینتان و بە سەلیقەی خۆتان لە ڕاستیا خۆشەویستن دوای تەمەندرێژیتان بۆ کەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازن دەستە خۆش وشەکانت کاکە ڕیڤانی زۆر سپاس دەستە خۆش بڕێنە لای کۆتا بەرهەمی تر ماڵاوایش بکەین ماڵ ئاوای شەکە کاکە ڕێڤین جان ئەوت ڕێڤین و ڕێبین و هەمووی پێڵێن وانە دەستە خۆش بێ سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ جێگەی خۆشحاڵین ئێمە لێرەوە کۆتایی بە پرۆگرامیم ڕۆمانێنین بە کۆتا گۆرانی کاکە ڕێڤین هەر لە جەژن و خۆشییا بن و ڕۆژێکی پڕچێشتانە بێت ڕۆژی هەینیە کە لەگەڵ یەکا بن و جژنی هەموو لە یەکجارێکی تر پیرۆز بێ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ بێت کاک ڕێڤینجان فەرموو خوا شەو بمکەی بەمیوانە ئەی خوا شەو